بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بڕژێ بەسەریەوەی ئازیز و خۆشەویستە. لە بەرنامەی سی گەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام و ڕاستەوخۆم ئێوارانە لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویستە بین لە داهەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز. داهەم ڕۆژ کۆتایی هاتنە بە دە ڕۆژی سەرەتای مانگ و داغڵبوونە بە ناوەڕاستێک کە غوفران و من الله دابارێ بەسەر عەبدە ساڵحەکانی خوایە. داواکارین لە خوای گەورە دڵمان ئاوەدان کا بە ئیمان، دڵمان ڕۆشن کاتەوە بە قورئان، دڵمان ئامادە بکا بۆ تەوبەیەکی ساغ و نەسوح و ئامادەبوون بۆ شەوەکانی قەدری ڕەمەزان. لەگەڵ براو ئازیز و خۆشەویستانمان لە کەناڵی ئاسمانی پەیام و بەتایبەتی مامۆستا عەباسی خۆشەویست لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە بین لەم ڕۆژە مبارەکەیە. مامۆستا گیان سڵاو دەبێت. سڵاو لە جەنابیش، سپاس مامۆستا شێخ، سڵاو لە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی سی گەوهەر، بە گەوهەرێکی نوێوە لە خزمەتێوەی بەڕێز و خۆشەویستە بین. خوای گەورە تاعەت و عیبادەت و پەرستشنی هەموو لایەکی قبوڵ کردبێ. تەمەنمان باقی کە دەرفەتمان بداتێ، هێز و توانامان پێ ببەخشێ لەو ڕۆژانەی کە لە بەردەمانە ماوەتەوە زیاتر و باشتر و فراوانتر لە بەخششەکانی مانگی ڕەمەزان بەهرەمەند ببین ئینشاءڵڵا. ئازیزان، لەم ئەڵقەیەشە کۆمەڵێک لە گەوهەری دانسقەمان بۆ ئامادە کردوون، دەیان خێنە خزمەتان. ئومێدەکەین کە بە وردی لەگەڵمان دانیشن، بە بەردەوامی بمێننەوە تاوەکو بانگی ئێوارە بۆەوەی کە بیناجێگەی ڕەزامەندی خوای گەورە و میهرەبان و سوود لە کاتەکانمان وەرگرین، بەدەم زیکرەوە، بەدەم پاڕانەوەوە، بەنیەتێکی پاکەوە سوود لەو مامۆستا بەڕێز و ئازیزانە وەرگرین کە لێرە قسەی خێرمان بۆەکەن، بە ئاوازێکی شیرین قورئانی بەرز و باڵامان بۆ دەخوێننەوە. هەروەک شتێکیشتان بخەمە خزمەت کە ئەمڕۆ کە دەهەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە هاوکاتە لەگەڵ یەکی خاکەلێوەی ساڵی 2724 کوردی، کاتێک یەکەمین ڕۆژی ساڵی نوێی کوردی. لە خۆی گەورە داواکارین کە تەمەنی هەموو لایەک درێژکە و ئەم ساڵاش بە خێر و بەرەکەت و خۆشی و ئاسوودەیی بژێڕێ بە سەرمانە. وەکو کوردەوەڵێت بە فەرحانی ئینشاءڵڵا. مامۆستا عەباسی، ئێمە کۆمەڵێ بابەت و بەرهەمی ئەمڕۆمان حەزەکەم جەناب ئامەژێکی پێ بکەیت و تەڵان شێفە بەڕێزەکەشمان بیر نەچێت کە جەنابیان حەزەکات قسەیەک و سەرەتایەک و سڵاوێکتان لێ بکات لە ئێوەی ئازیزان و خۆشەویستان و بینەران بە نیابەتی هەموو ستافی کەناڵی ئاسمانی پەیام. ئەو نیابەتا دەین بە تۆ. فەرموو. خواردنی جۆرا و جۆر ئەمڕۆ ماسێکمان ئامادەکرێت بە فڕن لەگەڵ سوبێکی پەڵپینە و لەگەڵ زەڵاتەیەکی تورکیا لەگەڵ مخەبیلاتێکی ماکەرۆنی سشاریە. کاک شێف نەریمان با پرسیارێ بکەم. بەڵێ گیان فەرموو. تۆ خواردنە سەرەکیی کە هەتا بۆ نمونە ئەمڕۆ ماسیە، بەڵێ دەیگونجێنی لەگەڵ ئەو جۆرە زەڵاتە و با بڵێین خوانەی ترا کە ئامادەیەکەی بەتەشی ئەبێ بگونجێت. بەڵێ ئێستا ئەمڕۆ پەڵپینەمان هەیە، برنجێکی سوورمانیان ناو دۆلفینسیە، چونکە ماسی دایم لەگەڵ برنجی سوورە ئاخرێت بەڕاستی. ئەبێ لەگەڵ برنجی سوورە بخرێت. زەڵاتەکەشمان تەفاسیلەوە باسەکەی. بەڵێ لە خزمەتان. زەڵاتەکە چی؟ زەڵاتەکەش بۆ مسا مەقەبیلاتێکی شعرێمان هەیە، زەڵاتەیەکی تورکیشمان هەیە. تورکیە تۆزێت مزروینە لەگەڵ ماسیەکە خۆشە بخورێت. زۆر باش، دەست باش لە خزمەتان. وەکو کاک شێخ فاتح فەرمووی، من لە خزمەتتانان بۆەوەی کە ماچە بە بەرگەکان و گەوهرەکانی یەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان بکەین.
یەکەم جار لەگەڵ قورآن خوێن کاک مامۆستا محسین قادر لە خزمەتی هابین بەڕێزی بە ئاوازێکی شیرین ئینشاءڵڵا چەنایەتێک لە قورآنی پیرۆزمان وەک هەمیشە و لە سەرەتای بەرنامەکەیە بۆ خوێنێ و بەگەرمیش بەخێرهاتنی مامۆستای عەزیزەکەین بەخێر بێن سەرچاو. دواییش لە خزمەت بەڕێز و خۆشەویست دکتۆر عادل شێخانی بانگخواز دەبین بۆ باسکردن لە زیندووکردنەوەی سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مانگی پیرۆزی ڕەمەزان. سنەت گەلێک هەن کە ئێمە ئەتوانین لێیان بەهرەمەند بین، لێیان سوودمەند بین بۆەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە دەستمان دەرنەچێ و تێیانە ئەو سنەتە بەرز و بەڵندانە بە زیندوی بهێڵینەوە. هەروەک لەبارەی بڕگەی تەندروستیەوە بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری پزیشکی پسپۆڕی خۆراک لەبارەی خۆراکی تەندروست وەک هۆکارێک بۆ لە ساغی ڕۆژەوانان ئەویش لێرە هەندێک زانیاری ورد و باشمان دەدات. ئینشاءڵڵا. خۆشحاڵی مامۆستا عەباسدا بە مامۆستای قورآن خوێن ئینشاءڵڵا چینە خزمەتی ئینشاءڵڵا هەموومان گوێ لێ بگرین ئینشاءڵڵا. فەرموو. ئینشاءڵڵا فەرموو. بەڕێز مامۆستا محسین فەرموویەوە دەست بە خوێندنی هەندێک لایەتە پیرۆزەکانی قورآن فەرموو. حوزکەن تەشبیه لەسەر. لێرە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون ولتكن منكم أمة يدعون إلى الخير ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين ولله ما في السماوات وما في الأرض وإلى الله ترجع الأمور كنتم خير أمة أخرجت للناس
كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خير لهم ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون لن يضروكم إلا أذى وإن يقاتلوكم يولوكم الأدبار ثم لا ينصرون. جزاك الله خيرا. وجزاك الله محسن. دەستخۆش بێ مامۆستا محسین. بەڕێز مامۆستا محسین، ئەگەر پێمان بڵێ چەند ساڵاوە لە نزیکەوە لەگەڵ قورئان و ئاوازەکانی قورئان و سەرگەرمی قورئان خوێندنی بەم ئاوازانە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. دەستی جەنابیشتان خۆش بێ، خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی جەنابتان و بینەرانم وادارم هەمان بتوانین لە مانگا پیرۆزدا کە مانجی قورئانە هەمان لە خزمەتی قورئانە بین. الحەمدوللا خەڵکیش بەگشتی لە مانگەدا و لە مانگەکانی پێشدا الحەمدوللا خەڵک بەگشتی بەرەو قورئان هاتوۆتەوە ڕۆیشت هەنگاوی ناوە. الحەمدوللا وەکو خۆم الحەمدوللا ساڵی 83 الحەمدوللا لە خزمەتی قورئانە ماشاءالله. و بەس دوای ئەوە لای هەندێک مامۆستا خوێندومە لەگەڵیش و کاری خۆمە کە ئێوارە هاتوومە لە ئیش الحەمدوللا چوومە خزمەت قورئان و یەکێک لەو مامۆستانێک کە چوومە خزمەتی مامۆستا تاریخە کە حافزە الحەمدوللا لەواچی هەموو شەربی ناسیە. کاتێک لە ئیش هاتمەوانەیە ئەچووم بۆ مزگەوتی عوسمان ئاغا، لەوێنەیە هاتمە بۆ نانی ئێوارە. مامۆستا تاریخیش بەو سیفەتەی کە نابینایە نەچوو بۆ ماڵەوە کە لە ماڵەوە نانی ئێوارە بخوا پاشان بێتەوە مزگەوت. میش لە خزمەتی هەموو جارم ئەگەر مامۆستا ئیجازە بفەرمووی لە خزمەت تامەتە بانجی خەوتنان لە خزمەتە قورئان نەخوێنم. کەوی زۆری پێخۆش بوو کە بەتەنیا نەمێنێ هاوڵەشی هەبێ. عین سەرڕای ئەوەی کە هیلاک بووم لە ئیش و کار بەس الحەمدوللا لە خزمەتی قورئانە لای ئەو مامۆستا بەڕێزە سەرەتا دەستم پێ کردووە. لای کۆمەڵی مامۆستایەک تریش هەم دەستم پێ کردووە. ئەوەی کە بەڕەسمی بە لە ساڵی 2010 هاتوومە نووری حیکمە لەوێ الحەمدوللا لە خزمەتی و مامۆستا بەڕێزانەیە لەوێ لە خزمەتیانە قورئانم خوێندووە و الحەمدوللا لەوێ لە ساڵ 2014 ئیجازەم وەرگرتووە و الحەمدوللا ئێستا لەوێم و وەکو مامۆستایەک و الحەمدوللا کۆمەڵە قوتابیش لە خزمەتیانم. الحەمدوللا تەوفیقتان بە یاخۆ هەنانی 41 ساڵە. الحەمدوللا ماشاءالله. تەوفیقتان بە یا ڕەبی مامۆستاکان. بەڕاستی قورئان بەرەکەتە. زۆر جار ئەسەفە خوات کە زۆر لە خزمەتی قورئانە نەبووە یا ئەو عومرەی نەبووە کە زۆر بچێتە خزمەتی قورئان یا ئێستا ئەوەی ئەو هاندانەی ئێستا هەیە ئەو سا زۆر کەمتر بوو بەتایبەتی بۆ تەجوید و بۆ قیرائات و ئەوانە. ئەنا الحەمدوللا هەر خەڵک ئالی قورئان بوو هەر لە دەوری قورئان بوون، بەڵام ئەو گرنگی ئێستا بە تەجوید و بە قیرائات و بە خوێندنی قورئان دەدرێت ڕاستی و کاتە نەبوو لەو گرنگی هەبوو. خۆی گەورە پەداشتان باتەوە. مامۆستا بەنسبەت ئەو قوتابیانی کە هەتا لە سنتەری ڕۆشنبیری نووری حیکمە شەوق و زەوقیان چۆنە بۆ فێربوونی قورئان بۆ عیلم و زانستی کە لای جەنابتان هەیە و تەکنۆلۆژیای ئەم سەردەمە و بارودۆخی ئەم سەردەمە تا چەند هاوکارە بۆ ئەوەی کە جیاوازتر ئێوە مامەڵە لەگەڵ قوتابیەکان بکەن وەک ئەوەی کە مامەڵە لەگەڵ جەناب تاکراوە لە 80 و ئەوەندەکان. خۆی قورئان وەکو مامۆستاش فەرمووی بەشێکە لە نور کاتێکە ئەیەتە خوارەوە بۆ دڵی هەموو ئینسانێک ئەم دڵە ڕۆشن ناکاتەوە بڵن ئەو دڵە هێمن نەکاتەوە پاشان تێر ئاویەکات و ئینسانیش مادام دوو بەشە بەشی جەستە و بەشی ڕۆح ئەم بەشە پێویستی بەوەیە کە بەم قورئان ئاو بدرێت. قورئانیش کاتێک کە هەر کەسە لە خزمەتیاتی ئەگەر بەو ڕۆحەتەوە بخوێنێت چێتە خزمەتی کە نورێکە لە پەروەردگارێتە خوارەوە بۆ لاشەی تۆ ئەم لاشەوالی ئەکا کە ئامادەی ئەکا بۆی کە باشتر لە خزمەتیابی وەکو لایەن ڕۆحی زیاتر سوودی لێ ببینی بڵن.
جابەتی بەتایبەتی هەر مامۆستاگە هەر قوتابەکە دەچێتە خزمەتی قورئان ئەگەر بەو ڕۆحەوە بچێتە خزمەتی کاتێک کە پەیوەندێک لە بینی خۆت و خۆیان دروست دەکەیت کە تۆ ئەبیتە وتەبێژێک بۆ خۆی پەروەردگار کاتی ئەم قورئانە بەیان ئەکەیت و ئەیدەی بە گوێسکی خەڵکیە یان خەڵکی لەسەر فێرەکەیت. جا هەر بۆ ئەو شتێکی خۆشم هاتەوە یاد بڵێن لە ساڵی 1970 تا لەو بازیانە فیرات بوو یادی بخێر مامۆستا بەکری ئیسکان هەبوو بە ڕەحمەت بێ نەماوە هیچ لەو مامۆستانەی کە شێت و شەیدای قورئان بوو الحەمدوللا یعنی من یەکەم جار بە خزمەتی گەیشتم لەدەی خاڵدان بووین مامۆستا شەو لە خزمەتیا بوو اینجا هەر الحەمدوللا مەجلیسەکەی زۆر خۆش بوو هەر کەسە لە مەجلیسی ئەو پیاوە دانیشتبایە ئیتر بەڕاستی ئاودێری ئەبوو ئاین زۆر تام و چێژێکی لە ئیمان وەرەگرت بەیانی چوین بۆ مزگەوت بۆ نوێژی بەیانی مامۆستا پێشنەجی بۆ کردین خۆی مامۆستایەکتر مامۆستا محەممەدی خاڵدان ئەو کاتە لێوە بوو تر مامۆستان خستە پێش بە زمان الحەمدوللا دەنگێکی زۆر خۆشی هەبوو دەنگێکی نەرم و نیانی هەبوو قەدەری خوات لەوێش کاربانە بوو بڵێن چرایەک هەبوو یەک دوو جار ویستیان چراکە داگرسێن چراکە دانەگرسا مانگا شەویش بوو خۆر ینی ڕووناچی مانگەکە هاتە ژوورەوە وتیان قەینا لێگەڕنەوە لە پەنجەرەکەەوە ڕووناچی مانگەکەێتە ژوورەوە مامۆستا چۆ پێشەوە لەگەڵ ئەڵڵاهو ئەکبەر ماشەڵای تر مزگەوتەکە چۆنەڵێ خۆرۆشە دەنێکی زۆر نەرم و خۆشی هەبوو لەگەڵ خوێندنی سوورەتی فاتحە وەزان 5 6 نەفەر بووین ئیتر لە دەرونی ئەو پیاوە مبارەکەوە و ئەم قورئانێژێتەدەوە تر کەسمان خۆمان بۆ نەگیرا ڕاستی جەوێکی زۆر خۆش دروست بوو سوبحانڵڵا مزگەوت دوای لێ هەدووکو تەعزیە لێ هات جا لەوەی جەنابتەوە کاتێک ئەم قورئانە پێویستە هەندێ هەل بڕەخسێنی بۆ ئەوەی کە ئەوانەی کە لە چوار دەورتن یان ئەوانەی کە دەرسیان پێڵەی بۆی بەم ڕۆحێتەوە هەم فێر ببن هەم وەجێ بگرن چونکە ئەگەر بێت و ئەم تام و چێژە لە قورئان وەرنەگیرەیە ئەو کاتە گوێگرەکانیش هیلاگە بن بڵێن تۆ ئەگەر هەر قورئانی پێ بڵێ هەر قورئانی پێ بڵێ هەر بۆی ڕازەکەی تۆ ئەگەر جارجار ئەوە لایانی چ ڕۆحی تێنەکەی بڵێن ئەم قورئانە بەم شەوق و زۆقەوە هەم بیڵیتەوە هەم وەریشی گرن الحەمدولای تر ئەچێتە شوێنی خۆی و شوێنی خۆی ئەگرێت الحەمدولای تر قوتابیەکانیش الحەمدوللا لای ئێمە الحەمدولای تر ئەوانان بۆ ئەڕەخسێت کە بتوانین بەم شێوە بە شەوق و زەوقێکەوە کە وەری بگرن بڵێن ینی بۆیە ئەبینی هەندێک قوتابیمان هەبووە لە ساڵانی پێشوە لە ڕانیەوە هاتووە بۆ حیکمە لێرە قورئانی خوێندووە سامان قوتابیم هەیە لە پیرەمەگرونەوەیە بۆ حیکمە لێ قورئانە خوێنە بڵێن هەتاڵێم کەم بە سعوبەت لەم برا خۆلای خۆتان هین هەیە حیکمە هەیە لە پیرەمەگرون ئەڵێ مامۆستا حەزەکەم بێن بۆ ئێرە بڵێن حەزی لە حیکمە یێرێ لە فەرقی نییە دیارە حیکمەتێکی تایە هەمووی الحەمدوللا یەک شێوازە بەزی تر لەواچە بڵێن لە ڕۆحی زیاتر ئیسفادە بکە بەڵێ هەر مامۆستا خۆی دوورکەوتنەوە هاتوچۆکردن وەکو چۆن بۆ مزگەوت خێرەکی گەورە دەستەکەوێت هەروە بۆ خزمەتی عیلم و قورئان و فێربوونی شەریعەتی ئیسلام بەڕاستی هەمان خێر هەر دەستەکەوێت خێرێکی گەورەیە کە تۆ ڕێگەیەکی دوور بوو ڕیجاری وایە کەسەکە سەحابی پێغەمبەر بە دەوری مزگەوتە ماڵەکانە نزیک بوو ئەچوون دووسێ خولیان لێدا اینجا چوونە ناو مزگەوتەکە بۆی خێران زیاتر دەستکەوێت ئینشاءڵڵا ئەو برایژەر ئەو نیەتەیە بێت ئینشاءڵڵا مامۆستا ئەم قورئان خوێندنەی سە کەسێ بیەوێت سەرەتا دەستکا بە قورئان خوێندن و قورئانێکی باش بخوێنێ فێری تەجویدێکی باش بێ حیفظ نا بەس قورئان خوێندن چەند ساڵی پێچێ ئەکوێتە سەر کەسەکە خۆی هەندێک برامان هەیە ئەویش بەپی کاتەکەی بڵێن عنی ئێمە وەکو بڵێن ماشەڵڵا کە خەڵکێکی زۆر ڕووی تێ کردوین سامە هەفتەی یەک کات عنی بەریەکەی بڵێن ینی ئەوەی کەیت مامۆستاکان لەبەرەوەی کە ماشەڵڵا قوتابێکی زۆریان لەبەر دەستایە خۆشیان دەوام و التزاماتی ماڵە و دەوامی خوان هەیە مامۆستا هەیە بڵێن ڕۆژی عفو هەفتە یەک ڕۆژیت ئەویش بەسەر قوتابەکانەدا بەشیەکە تر هەیە 10 دقەی بەرەکەوێت هەیە چارێکی بەرەکەوێت هەیە نیو ساعتی بەرەکەوێت بەس ئەو مامۆستانەی کە مەجالیان زیاترە ڕۆژانێن بۆوێ
مەجالیان فراوانترە و ئەگەر کاتێک بڕەخسێنن بۆوانە زووتر تەواویەکەن. سەقوتابیمان هەیە بە 4 ساڵ 5 ساڵ ئەنجا تەواویەکات. هەشمانە بە 2 ساڵ، هەشمانە بە ساڵێک، هەشمانە کەمتر لە ساڵێک تەواویەکە. ئەویش ئەگەڕێتەوە بۆی کە خۆی چەندێک خۆی هیلا بکە لە ئامادەکردنی قورئانەکەی بۆ مامۆستاکەی کە بخوێنێ، ئەو کاتە مامۆستاکە هەڵەکانی بۆ ڕاست دەکاتەوە. خۆی ئێستا بزانم میوانە بەڕێزەکەمان دکتۆر عادل شێخانی جەنابیان تەشریفیان هێناوە و لە خزمەتی ئابین. کاک دکتۆر ئەگەر تەشریف بێنن بەڕێز دکتۆر عادل شێخانی. عليك السلام ورحمة الله وبركاته. خير منك. السلام عليكم ورحمة الله. خير من أخوة. تنازل يا أخو سبحان الله. باش نشكر. يا أخو خير منك. سبحان الله. سلام. وسام باشا كاك دكتور. باش قربان. نقر رمضان. يا أخو الحمد لله. خير منك. تيجي باش. كاك دكتور ما نوي لقل جنابتان سود لم درفة ورقرين. هل وقتنا ما نوي سود لا درفتي جوري ما جي بيرو رمضاني شو ورقرين. وي هنديك سنتي جورهن هنديك سنتهن ك پێویستەکە لەم دەرفەتە زیێڕینەیە کەڵکیان لێوە بگیرێ بۆی خۆمان دەوڵەمەندکەین بە خێر و خێراتی زیاتر و زیاتر بەهرەمەند بین لەم کەنزانی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەیە. کۆمەڵێک سنەتی پێغەمبەر هەن عەلەیهی سەڵات وەسەلام دەکرێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەنجام بدرێن. دەمانەوێت باس لەو سنەتانە بکەی بۆ بینەرەوە ڕێز و خۆشەویستەکان. بنای خۆی بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایشی بێ سنوور بە پەروەردگاری جیهان، درود و ڕەحمەت و بەزەی میهرەبانی خۆی پەروەردگاریش لەسەر گیانی پاکی پێغەمبەری نازدار و یار و یاوەران و خێزان و خۆشەویستانی تا ڕۆژی دوایی. بێگومان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نمونە بەرزەیە کە خۆی پەروەردگار کردوێتی بە سەرمەشقی باوەڕداران و داوای لە ئێمە کردووە کە بیکەین بە ئوسووە و پێشەنگی خۆمان و ناویشی بردو بە باشترین پێشەنگ. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بقمانش لهر دلاقيك وبروان نجاني في غنبان عليه الصلاة والسلام كيشيك لنزيكترين كسكاني هاو دمو هاو جينو نزيكترين كز لروح ولا شيء في غنبان عليه الصلاة والسلام وكسيك زور بوردي لهمو رازونيازي پێغەمبەری خوا شارەزا بووە کە خاتو عایشەیە لیان پرسی ئایا پێغەمبەری خوا چۆن بووە؟ وەڵامێکە دایەتەوە کە جوانترین وەڵامە لە مێژووە. ئەگەر هەر وەڵامێکی تری بدایەتەوە ئەو جوانی نەبەخشی فەرمووی کانە خولوقه القورئان. لە نیعمەتەکانی خوای پەروەردگار بۆ ئێمە کە خوای گەورە قورئانی لەم مانگە پیرۆزەیە بۆ ئێمە بەخەڵات ناردووە، پێغەمبەرێکی پێبەخشیوین کە ئەو پێغەمبەرە قورئانێکی زیندوو بووە. قورئانێک بووە لەسەر زەویە دەڕۆیشت و هەوڵانێکی بە هەمان شێوە هەوڵان داوە قورئانێکی زیندوو بن. بۆیە سەید ڕەحمەتی خوای لێبێت لە معالمە وەسفێنەکات و ئەفەرمێت جیل قورئانی فەرید. ئەو هەوڵانە نەوەیەکی قورئانی ناوازە بوون و زۆر میثالی بوون، بەڵام میثالێکی زۆر واقعی کە هەوڵان داوە بە شوێن پێی پێغەمبەری خوای بڕۆن عەلەیهی سەڵات وەسەلام و باشترین ڕێگاش بۆ ئەوەی کە مسلمان لە دینی خوای گەورە نزیک بێتەوە و ئیسلام لە خوای بەرجەستە بکات ئەوەیە کە ڕۆژانە هەوڵدات هەموو کاروباری ژیانی لەسەر هەدی و بەرنامەی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. و هیچ کردەوەیەکیش لە ئێمە وەرناگیرێت، چونکە هەموو کردەوەیەکی صالح، هەموو کردەوەیە کە خوای گەورە قبوڵێکا بە دوو مەرجی تا بێت. مەرجی یەکەمە بریتیە لە ئیخلاص بە خوای پەروەردگار، ئەبێ ئیخلاصی هەبێ بە خوای گەورە. مەرجی دووەمان بریتیە لە متابعەکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، چونکە ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم ئەرکی لەسەر ئێمە هەیە. ئەرکەکەش بریتە لەوەی کە یەکەمیان تصديقه فيما أخبر. أسيشتي بيغمر الناس داره بإمي راقيان دو وثابت وصحيح لبيغمر إخوة لما نوايا كراسته ودروسته لها مشتاق باشتره وهرشتي أو بيتي أو كرد بيتي يتكسنات يعني لكردار ولا قفتار لو باشتر بيت. وطاعته فيما أمر هرشتاق أو فرماني بيكردي إما أبي بجيب كين وباورداي راسقين بران بربا وتيخ وشتريسي خوي كبيغمر الناس داره عليه الصلاة والسلام هيجو رقصي كينيا وسيم وترك ما نهى عنه وزجر هرشتك أو نهي لكردوين وبيوتين ميكن يمش ليدور كوينوا وأن لا نعبد الله إلا بما شرع ونابي إما خواب برسيب كين إلا بوشي بين بيت كان بيغمر نازدارة
ڕێوەسمی بەدانامین هاوڵانش بە هەمان شێوە لەو پێغەمبەر نازدارەوە فێربوون کە صلوا كما رأيتموني أصلي وخذوا عني مناسككم كاتب هاوڵان زانیان پێغەمبەری ئازیز ئەچێ بۆ حەج لە حەجەت الوداع کە تاکە حەج بوو کە پێغەمبەری خوا کردوێتی لە هەموو ئەو شوێنانەی کە ئیسلامی پێگەیشتووە لە یەمەنەوە لە تائیفەوە لە مەککە و لە مەدینەوە لە بەحرینەوە ئەو لەو کاتەیە ئەم چەند شوێنە ئازاد کراوە و بۆتە دارولئیسلام هەمویان هاتوون بە تاسەوە بۆی بزانن پێغەمبەری خوا چۆن حەجەکات بۆی ئەبینین ئەگەر تەماشای بۆ نمونەیەک کوتایی قسەکانم لەم پێشەکەیە بۆ ئەهێنم کە حەدیثی جابری کوری عەبدوڵڵاه کە حەدیثی حەجە لە دەرچوونی پێغەمبەری خواوە لە مەدینە هەنگاو بە هەنگاو وەصفی بۆ ئێمە کردووە وەکو ڕۆمانێک وەکو چورەکێکی جوان پێغەمبەری خوا چۆن لە مەدینە دەرچووە چۆن چی کردو لە ذوالحولەیفە لە ڕێگا چی ڕووی داوە چۆن دخولی مەکەی کردووە لە چ دەرگایەکە چۆتە ژوورەوە هەمووی تەنها لە یەک فەرمودەیە کە فەرمودەی جابری کوری عەبدوڵڵاه یەکێکە لەو 6 سەحابیەی کە زۆرترین فەرمودەیان جێڕاوەتەوە لە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم بۆی ئێستاش ئێمە لەو ڕۆوە کەم تەرخەمین و خاڵی لاوازی ئێمە ئەوەیە کە بەڕاستی جیاوازیەکی زۆر هەیە نێوەندێکی زۆر لە نێوان ئێمە و ئاکاری ئێمە و ڕەوشت و ئاکاری پێغەمبەری نازدار و پێشەوامان عەلەیهی سەڵات وەسەلام مامۆستا بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە هەروەکو چۆن ڕەمەزان فەریزەیەکی خواییە سنەتێکی زۆریش لە مانگی ڕەمەزانە هەیە هەر لە بەربانگەوە هەتا قورئان خوێندن تا سنەتەکانی نوێژ و سنەتەکانی زیکرەکان و پاشێ و کۆمەڵی سنەتی تر کە لەم مانگەیە هەیە ئەگەر جنابتان ئاماژە بکەن بەو سنەتانی کە زۆر جار ئێمە نایانزانین یا فەرامۆشەکرێن یا بەڕاستی زۆر جار بیرەچێتەوە ئەگەر ئێمە بۆ چەند ساتێک چاومان بنوقێنین و دیدی خەیاڵمان گەڕێنێتەوە بۆ دیداری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و کە ئەم پێغەمبەر نازدارە چۆن بە ڕۆژوو بووە ئێواران دوای ڕۆژوویەکی درودرێژ لە شوێنێکی گەرمی وەکو نیوە دورگەی عەرەبی و حیجازە جاری وەها بۆ پێغەمبەر نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام بە چەند دەنکە خورمایەک ڕۆژی شکاندووە و جاری وەها بووە جگە لە مشتێک ئاو کە بێگومان ئاوەکە گەرم بووە وەکو ئێستا ئاوی سارد و بەفراو نەبووە بۆ ئەوە گەرمە ڕۆژووی شکاندووە و فەرمووشێتی ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله دەمارەکانی کە وشک بوونەتەوە لە ڕۆژوە بۆ ئاوە گەرمە تەڕی کردووە بۆ نەک وەکو ئێمە هەر لە نیوەڕۆوە یاخود بڵێن مانگە پێش ڕەمەزان بەرنامەی زۆربەی زۆری مسلمانان ئەوەیە کە خۆیان ئامادەکەن بۆ ڕەمەزان نەک بە تۆبەیەکی نەسوح نەک بەوەی کە هەوڵدەن لە مانگەیە بیکەنە مانگێکی پروردی ڕۆحیان بەڵکو بە خواردنی خۆش و هاتەوای لە هاتووە کە هەموو مزانیان لەسەر کۆکن کە ڕۆژوو بریتە لەگرتنەوەی ئارەزوو شەهوەتەکان بان لە مانگە ڕەمەزانە لەو باوەڕەیان شەهوەتی خواردن و شەهوەتی ئارەزوەکان لە ئێوارانە زیاتر بووە چونکە ئێمە خۆمان گرتووەتەوە بۆ چەند سەعاتێ بام لە ئێوارەیە تۆڵی نەک ڕۆژێک چەندها ڕۆژی تر ئەەکەینەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵی هەدی هەبووە لەوانە کە بریتی بووە لەوەی کە فەرمانی بە ئێمە کردووە کە ئێواران زوو ڕۆژ بشکێنین چونکە ئەوەش ئاماژاکات بە مەبدەئی ئاسانکاری و تەیسیر کە خوای پەروەردگار بەندەکانی خۆی زۆر خۆشە بێت خوای گەورە خۆی ئەفەرمێ یوریدو الله بکم اليسر ولا يريد بكم العسر خوای گەورە ڕۆژی دانا بە تەعزیبی ئێمە بەڵکو ئەم ڕۆژووە و جگە لەوەی کە ئێمە باوەڕمان وایە کە هەموو ئەحکامی شەرعی حکمت و دانایی خوای گەورەی تایە لەگەڵ ئەوەشە دەیەهان بەڵکو ساڵەها هەموو ساڵێک دوا بەدوای یەک توێژینەوەکان دەریەخەن کە حکمەتەکان و مەعجزەکانی ڕۆژوو قەت تەواو نابێ بەڵکو ئێستا ئەبینین هەموو خەڵکی بەڕاستە خۆیان بە ناڕاستە خۆ ڕۆژەوە گرن ئیتر بە شەی ناوی دنێ ڕێجیم خۆگرتنەوە لە کۆمەڵێک خواردن یان ناوی ناوە ڕۆژووی متەقەطع ینی بە چەند سەعاتێکە ئەو سەعاتەی کە ئەوان باسی کردووە هەمان ڕۆژووە کە بەڵام ئەوە شێوەیە و پاشان فەرمان بە ئێمەکە کە ئێمە پارچێوە بکەین و ناوی ناوە سحور کە ناوی بردووە بە وەسفی کردو بە مبارەک و ئەفەرمێ بینی نێوان ئێمە و ڕۆژووی ئەهلی کتاب بریتە لەو پارچێوە کە خواردن هەم هەڵسانە لە بەخاتی خوای پەروەردگار و ڕۆژوو مانایە کە لەو مانایانەی کە موسڵمان تەسلیم ببێت بە فەرمانی خوای پەروەردگار کاتەکانیش خواردنیشی بۆ شێوە ڕەکەخا کە خوای گەورە ئەوێت چونکە پارچێ و کاتێکە هەموو کەسی ئارەزوی خواردنی نییە و هەروەها خۆگرتنەوە لە هەموو ئەو خۆشانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەوە گەیەنێ کە موسڵمان ئەوەندە خوای گەوری خۆی خۆشەوێت کە ئامادەنی بێپرسی ئەو دڵۆپی ئەو بەرێ بۆ لێوەکانی ئێوارەش دانیشێ بەدیار سفرەی خوداییەوە کە فەرحی ئیلاهیە دانیشێ بەدیار ئەو سفرەیەوە هەتا گوێ لە دەنگی الله ئەکبەر نەبێت تا خوای گەوری خۆی ئیزنی پێ نەدات دەست نابا بۆ دەنگی خورما و لێوی خۆی تەڕ ناکات بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ شێوەیە زوو ئیفتاری کردووە لەگەڵ خۆر ئاوابوونە سامانە گەری پرسیار بکەم لەو سنەتەیان ئەمەست لە زوو ئیفتارکردن
چییە؟ چونکە بینیمانە هەندێک جار تێگەشتنی جیاواز لەمە هەیە پێش بانگەکە بێ بە چەند چدانم چرکەیەک بە چەند ساتێک ڕۆژۆکە یشکێنە یان سری خۆرەکە کێنی شێوە ڕۆژەکە یشکێنە کشی بانگی هەیە یان نیە یان چۆن تێگەیشتنمان چۆن بێ بۆ ئەم سنەتە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام إذا غربت الشمس من ها هنا وها هنا فقد أفطر الصائم ئەگەر ڕۆژ ئەوا بوو چوو ئەو دوو کەلەکەوە خۆر ئەوا بوو و زردایی خۆر نەما ئیترەوە ئەبێ ڕۆژوان ڕۆژی بشکێن و دانەنیشێت چونکە هەندێک کەسان لەوانەیە کە مخالفی هەدی پێغەمبەرن عليه الصلاة والسلام کە دانیشتن ئەبێت تا ئەستێرە هەڵدێت ئەبێ چاوەڕێکەکان تا ئەستێرە هەڵدێت تا دنیا تاریکە بێ بەڵام ئەسڵ ئەوەی نەخێر لەگەڵ خۆر ئاوا بوونە هەچەنە بانگدان مەسەلەن ئێمە کاتی ئەزانین مزگەوتەکەی خۆمان تەوقیتەکەی تەواوە و مؤەزینەکە شارەزایە لە بەداخەوە کە ئێستا باوەڕ ناکەم کەم بانگبێژەیە کە مەرجەکانی بانگبێژی تیابێت چونکە بێ بانگبێژ کاتەکانی بانگ بزانێت بەبێ ساعات نەگەستا بە تەوقیت یان بە بەرنامەیەکی ئەلکترۆنی کاتەکان نەزانێت ئەبێ بزانێت کە بانگی نیوەڕۆیە یان عەسرە یاخود بەیانیە یاخود ئێوارەیە بخۆی ئەگەر لە لادیەک شابێ ئەگەر ساعاتیشی پێ نەبێ وەگەر بێست و بەڵام ئێستا بەداخەوە زۆربەی خەڵک پشتە بەستێ بە بەرنامەیەک ئەلکترۆنی ئەوانەیە لە هەموو سلێمانێ چەند کەسی کەمی تابێت کە بتوانن بانگ بدەن و کاتەکان دیاری بکەن بەبێ ئەوە بۆیە وەکو باسمان کرد ئەو سونەتە کە پێویستە ئێمە لەگەڵ بانگدانە بەڵام بەداخەوە لە هەنە جار ئەبینین ئەو پەلەکردنی کە هەیە لە کاتی بەربانگە کە دیمەنی زۆر ناشرین و پێچوانێتی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم کە ئینسان زۆر بەهێمنی چونکە ڕۆژوو ڕەبخانەی سەبر و هێمنی و ئارامیە کە ناکرێ ئێمە هەموو کەسێ لە ئێمە 20 ساڵە 15 ساڵە هەیە 50 ساڵە بە ڕۆژووە شتان فێر نەبووە لە ئیفتارێکی هێمن بکات و ئەو کاتە کە کاتێکی زۆر گرنگە بۆ دوعا کە ئینسان دوعایەکی هەیە کە وەرئەگیرێت و کاتی دوعا قبول بوونە کە لەبەر پەلەپەلی و لەبەر برسێتی کە زوو بگاتەوە ماڵەوە جاری وایە لە مزگەوتەکانە ئەبێتە دەنگێک ئەبێتە ڕاکردنێک کە ناگەن بە نوێژەکەیانە چیە بێ دەگەت 5 دقە بوەستن دوعاکانیان بکەن بەهێمنی و سنەتی پێشنوێژی مەغریبش بکەن کەەوە سنەتە جەربە لە ڕەمەزانە زۆر مزگەوتەکان وازی لە ئێمە دعاکردن سنەتە پێش ئەنجامدانی نوێژکردن مامۆستا دعاکردن نەخێر نەهی لێکراوە پێغەمبەری خوا نەهی کردووە لەوەی کەی فەرمی إذا أتيتم الصلاة فعليكم السكينة والوقار ئەکادێن بۆ مزگەوت دەبێت زۆر بەهێمنی بڕۆن چونکە ئینسان کە دێ بۆ مزگەوت وەگوایە لە ناو نوێژا بێت وفرمي ئەوەی کە پیا گەیشتن بیکەن کە پیا نەگەیشتن قەزا بیجێڕن یعنی بە دوای تەواو بیکەن بۆیە ڕاکردن بۆ نوێژ نابێت ئینسان ڕاکردن بۆ معنای کە نەک خاوڕۆیشتن بۆ معنای کە بیکە بە ڕاکڕاک بۆ مزگەوت بۆیە ئێمە لە ڕەمەزانە سنەتی پێش مەغریب واز لێهێنین چونکە پەلەمانە هەسڵاوە درێتەوە جەر وایە والله سڵاوی دوم نەدراوەتەوە خەڵک هەیە بە پێوەیە ڕەمەزان ئێمە فێری سەکینە وەقارەکات فێری ئەومانەکات کە دانیشتن لە دوعا و نزا و پارانە زۆر خۆشتر لە خواردنەکان ئێمە لەو سەرسفرەیە ئەگەر دەنگە خورمایەکیش بێت ئەگەر پەرداخی ئاویش بێت دعوەتی ئەو فەرحین کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم للصائم فرحتان فرحة عند فطره وفرحة عند لقاء ربه دوو خۆشی هەیە بۆ ڕۆژوان ئێوارەیە کە ڕۆژەکەی ئەشکێنێت و دووەمیان ئەو کاتێک ئەگا بە دیداری ئیلاهی کە خۆشترین دیدارە و خوای گەورەش خۆی باسی نەکردووە کە پاداشتی ڕۆژوو چییە ئەفەرمی خۆم ئەزانم ڕۆژوو بۆ منە چونکە نهێنی لە بینی خۆت و خوای پەروەردگارە خۆی ئەزانێت چۆن پاداشتی ڕۆژوان ئەداتەوە ئەمە چەند سنەتێکی کەم جگە لەوەی کە کۆمەڵە سنەتی ترمان هەیە لە قیامە و ڕۆژانە ئینسان هەوڵدا خۆی بگرێتەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم هەر کەسێ لە ئێوە زمانی خۆی ناگرێت لە قسەی ناشرین و لە قەولی زور با خۆی ماندوو نەکات چونکە بەس ماندووبوونی پێ ینی پێبەخشێت و کردەوەی جوان کردداری جوان مامەڵەکردنێکی جوان و پێغەمبەرانە عەلەیهی سڵات وسەلام پلەی ئەگاتە پلەی کەسی ڕۆژوان بەڵکو کەسی کە بە ڕۆژوو نیە مەسمە لە غەیری ڕەمەزانایە ئینسان ئەتوانێت وا لە خۆی بکات 112 مانگ بە ڕۆژوو بێت چونکە ئەفەرمێت إن الرجل ليبلغ درجة الصائم القائم بحسن الخلق إنسان أجات بلاي وكسيكا ڕۆژتای بەرە بە ڕۆژوە شەوتای بەنی شەو نوێژەکە بەس بەکردەوەی جوانی بەس بە مامەڵی جوانی کە بەڕاستی ئەوەندەی ئێمە پێویست گرنگی بدەین بە ئەوەی کە قوتابخانەیەک بێ بۆ پەروەردەکردنی ئێمە بۆ گۆڕینی بۆ خۆ خراپەکان بۆ خۆ باشەکان ئێمە گرنگیدانمان ئەوەندە پێ نەداوە بەڵکو زیاتر سەیر ڕووکەشی ڕۆژوو ئەکەن کە خۆگرتنەوەی لە کۆمەڵە خواردنەوە کاتێکی دیاری کراوە. مامۆستا بەنسبەت قورئان خوێندنەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمە چەند سونەتێکی گەورەیە و چۆن ئەنجام بدرێم سونەتە گەورەیە لە هەر کاتێک کە بانگی کە باسی ڕەمەزانەکرێ قورئان هاودەم و هاونشینی ڕەمەزانە کەوتر ڕەمەزان هەرچەند هەردووشیان بە ئەلفونون کۆتاییان پێدێ بەڵام بێگومان ئەو دووشتا زۆر پێکەوە پێوەستن چونکە ڕەمەزان مانگی قورئانە مانگی دابەزینی
قورآنە و هەندێک لە زیانە ڕیان وایە کە هەموو کتێبە ئاسمانەکە لە ڕەمەزانە دابەزیوە بۆیە خوێندنەوەی قورآن لە ڕەمەزانە سنەتێک و هەدیەکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم و بەتایبەت و ئەهلی علمیش هەرچەندە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی کردووە کە لە 3 ڕۆژ کەمتر ئینسان قورآن نەخوێنێ بەڵام زۆرێک لە ئەئیمە ئەڵێن لەبەر پیرۆزی مانگی پیرۆزی ڕەمەزان دروستە ئینسانەکە بە خێراییش قورآن بخوێنێت لەبەر ئەوەی کە ئەجرەکەی زیاترە لێرەیە لەبەر فەزیلەتی ئەو کاتەکە دیاریکراوە چونکە ڕەمەزان 30 ڕۆژی دیاریکراوە ئەو فەزلی کە لە ڕەمەزانە هەیە لە غەیر ڕەمەزانە نییە بۆیە سەلەف ئەڵێن دوو جۆر خوێندنەوە هەیە خوێندنەوەیەک بۆ تەدەبور کە هەبووە هەموو تەمەنی تاوی نەکردووە زۆرێک لە زانایان و لە پێشینانی و سەلەف لە هەموو تەمەنیا ئەو ختمی تاو نەکردو کە هێناوی ناوە ختمی تێڕامان لە قورآن جەدا بوو ئاياتێک هەفتەیەک مانگە خەریکی بووە شەوتا بەیانی قیام لەیلی کردو بێک ئايات تێڕاماوە لە معنای ئاياتێک ئەوە پێی وتراوە خوێنەوەی تەدەبور بەڵام خوێندنەوەیەک بۆ ئەجر و پاداشت و زیکری چونکە گەورەترین زیکر قورآنە بۆیە زانایان هەبوو لە ڕەمەزانە ئیمام شافعی 60 جار ختمی کردووە ڕۆژی دوو ختم ئیمام عوثمان لە شەوێکە يعني شەوێک تا بەیانی توانێت هەموو قورآن ختم کات و ئەم نمونانەش کە وەک تێبینی کەندێک کەس پێی سەیرە چۆن ئەکرێت لە شەوێکە قورآن ختم بکەین و چۆن ئەکرێت یان لە 3 ڕۆژە بەڵێ لەم سەردەمەشە کەسانێک کە بن کە بۆیان باس کردوم تاقییان کردوێتەوە توانیوانە لە شەوێکە قورآن ختم بکەن و هەشمان لە ئێستا لە یوتیوبە قورآن خوێنمان هەیە بە 7 ساعات قورآن ختم کردووە و لە سعودیە لە میسر قورآن خوێنی تایبەت هەیە کە نوێژخوێنی خۆی هەیە خەڵکی تایبەت دەچێ بۆی کە لە ڕەمەزان دایا جار ختمی قورآن ئەکات و شەو تا بەیانی خەریک بەس ئەوانە کەسی تایبەتن کە ئەوەستن ئێمە لە خۆمانەوە تەماشاکە کە ناتوانین بوەستین لە قیامە ئەوانەی کە خۆشەویستی خوا هەموو کون و خۆشببینی دڵی و لاشی داپۆشیون ئەوانە ئەتوانن لە خزمەتی خوای گەورەیە بوەستن نەک بە سەعات بۆ هەموو تەمەنیان کاتێکە زین عابدنی کوڕی علی کوڕی حوسێنی کوڕی علی ڕەضا ڕەحمەتی خوای لەبێت کە ئەچوو بۆ هەڵگرتنی دەستنوێژ دەموچاوی زرد هەڵەگەڕا ئەوەن بوات لێ ئێوە ئەزانن من بەرامبەر چی ئەوەستن ئێستا ئەو وەستانەی من بەرامبەر بە خوای گەورە ئەو ڕۆژم دێتەوە بیرکە خوای گەورە ئەفەرمێ ئەلا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين ئەو ڕۆژێکە خەڵکی هەموو ئەوەستن بە پێوە و هەیە هەزاران ساڵ خوای وەستێنە لە مەحشەرە کەس بۆی نییە دابنیشی لە ڕۆژی قیامەتە کەس بۆی نییە قسە بکات ئیلا بە ئیزنی خوای گەورە نەبێت بۆیە ئەو نمونانەمان هەیە کە لە ئێستاشە کەسانێک توانیوانە کە ختمی قورآن بکەن لە یەک شەوە یان لە 2 ڕکاتە یان لە چەند سەعاتێکە وهاشە محرومە لەو ئەجر و پاداشتەکە ناتوانێت لە ڕەمەزانیشە ساڵێکیشە ختمی بکات بەس طبعا ئەمەی مامۆستا فەرمووی شتێکی زۆر جوانە و بەڕاستی حەقیشە ئەوە پشتگیری ئەم شێوە زیکری قورآن بکرێت کە بە شێوەی زیکر و بە شێوەی ئەوەی کە تیلاوەتی زۆری قورآن یعنی سە زۆر جار بعضێک ئاماژە لە هەندێک مامۆستاوە بیسین کە قورآن بۆ تەدەبورە و قورآن کەتەلۆکی ژیانە و یعنی وەکو ئەوەی کە پێویست نەکا کە ئەم جۆرە قورآن خوێندنە زۆرە بخوێنێت لە کاتی شاشکەوە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەخلاقی ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم و سەلەفی ساڵحیش بۆ شێوە کە قورآن خوێندو وەکو جەناب باس کرد کە لە 3 ڕۆژە ختمێکی قورآن کراوە و بەلای کەمەوە یعنی کە هەبوو زیاتر لەوەشی کردووە کەواتە کارێکی زۆر باشە قورآن زۆر بخوێنێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خۆیان نامی خۆی گەورەیە بەڵێ دڵنیام کەسێکی خۆش بووە کە نامێکی بۆ دێت ماچیەکات بۆنیەکە خەدە سەر دڵی بخوێنێتەوە ئێمە کاتێکە لە غەریبی لە نامەوەی بووین لە دەرەوە کات نامێکمان بۆ هەردە کوردستان کاتە زەمەی نامە بوو ئیمێڵ نەبوو کاتێککە خەمبار بن ئەچین ئەمانهێنای ئەمان خوێن دوجارێکی تر نامەی ساڵە لەوە پێ 2 ساڵ لەوە پێش کە هەواڵی کوردستانی تایە شێخ عەبدڕەشید سۆفی کە قاریەکی مەشهورە بیناسن ئەڵێ کاتێکە لە گەڕامەوە لە ئەزهەر خوێن بۆ قیرائەت باوکم وتی چەند ڕۆژ جارێ ختمەکەیت وڵا باو هەفتەی جارێ ختمەکەم وتی لێم تۆڕە بوو چۆن دڵت ئۆخر ئەگرێ 7 ڕۆژ جارێ کەلامی نامی خۆی گەورە تەواوەکەیت چۆن تۆ یعنی ئەتوانیت تەحملەکەیت ئەوانەی کە ئەوە دڵیان بەسترا بە قورئان و ئێمە نتەمان نەکردووە ئێمە نایزانین ئێمە ئەو خۆشەویستی دڵمانە نییە بۆیە ئیمامی عوسمان ئەفەرمێ ئەگەر دڵەکانتان پاک بوایەتەوە قەت تێرتان ناخۆ لە کەلامی خۆی گەورە ئێمە جاری وایە مسلمانی وایە تێر نابێت لە تەماشاکردنی مەسەن فیلمێک ئەگەر 10 ساعات بێ تێر نابێت لە تەماشاکردنی مەسەن مۆبایلەکەی بۆ چەند ساعات بەڵام تاقی نەکردوێتەوە دڵنیا بەگە ساعاتی لەسەر یەک هەیە ناتوانێت ساعاتی لەسەر قورئان بخوێنێتەوە چونکە لە بینەکەیە خەیاڵی ئەڕۆت مۆبایلەکەی بۆ دێت ئەڕوات ناتوانێت خۆی بگرێت ساعاتێک کە تەماشای مۆبایلەکەی نەکات هەجی دەوروبەری خۆی بکات بەڵێ قورئان هاتووە بۆ تەدەبور بۆ ئیش پێکردن بۆ تەحاکومکردن بۆ تعزیمکردن بەڵام ئەم مەوسمە مەوسمێکی چۆن مەوسمی بەزرگانیە
لە ئێستاە زۆر دوکاندار هەیە ئەوەندی لە ڕەمەزانە سەرفیاتی هەیە لەموو ساڵەکانیەتی لەوانەیە مەسە دەستفرۆشێک لە بەردەم مزگەوتێکە بوەستێ لەو چوار جمعەی کە شتە فرۆشە بەدەست ژێڕی لە چەندها مانگەنەی فرۆشێت ئێمەش ئەوەندی لە مانگە پیرۆزەیە کە مانگیەکە خوای گەورە زۆر تایبەتی کردووە دەرگایەکانی بەهشتی هەموو واڵا کردووە دەرگاکانی گوڵخانی دۆزەخی هەموو داخستووە خوای گەورە بانگش ئێمە خۆمان بەسای خۆمان ئەبینی کە شێتان بەسراوەتەوە بەسای خۆمان ئەبینی کە خوای گەورە دەریایی کە ڕەحمی و میهرەبانی بۆ ئێمە داناوە بۆیە با بکرێ بە مانگی خوێندنەوەی قورئان بەتە دەبڕ هەڵگیرە بۆ مانگەکانی دوای ڕەمەزان بەڵێ لەسەری زنتان کاک مامۆستا موحسین چەند ئایەتێکی دیکەمان لە قورئانی پیرۆز بۆ خوێنێتەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم وقال الذين لا يرجون لقاءنا لولا أنزل علينا الملائكة أو نرى ربنا لقد استكبروا في أنفسهم وعتوا عتوا كبيرا يوم يرون الملائكة لا بشرى يومئذ للمجرمين ويقولون حجرا محجورا وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن مقيلا ويوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا الملك يومئذ الحق للرحمن وكان يوما على الكافرين عسيرا ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين وكفى بربك هاديا ونصيرا وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. جزاك الله خيرا. مامۆستا گەر کاتمان بێ مامۆستا بەڵێ هەندێک من ماوە 6 دقیقە کێشەی کۆمەڵی خەڵک ینی هەمومان ڕەنگە هەمومان ئەو کێشەیەمان هەبێت ئێمە وەکو موسڵمان قورئان حەز لە گوێگرتنەکەی زۆر ناکەین ئایا سەبەبەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە قورئان زۆر ناخوێن ئەگەر بمانایەکی بڵێم ئەگەر قورئان زۆر بخوێنینەوە گوێگرتنمان بۆ قورئانی زۆرە بێت بێگومان ئەهل العلم فەرموون لە هەندێک شوێنە ئینسان بە دڵی خۆی بگەڕێ لە کاتی خوێندنەوەی قورئانە لە کاتی نوێژە لە کاتی زیکرە ئەگەر لەم سێ شوێنەیە دڵی خۆی نەدۆزیەوە ئەوە بە ئەڵڵاهو ئەکبەری لەسەر بکات کە ئەو دڵە مردووە چونکە بێگومان لە بینی ئێمە قورئانە دیارە پەردە هەیە حیجاب هەیە تر کۆمەڵە بەربەس هەیە تاوانەکان وەکو چۆنێکێک لە زەمانی حەسەنی بەسریە ڕەحمەتی خۆی لێ بێ پرسێ بۆچی ناتوانم شەو نوێژ بکەم هەڵناسم هەرچەندە محاولاکەم هەڵناسم پێڵێ قەیەدەت کە خەتایاک گوناهەکانت تۆ خوا تو هەڵناسێنێت بۆ شەو نوێژ کاتێک کە بە ڕۆژ گوناهەکەی شەو دەعوەتەکە بۆ لیقای ئیلاهی بۆ ژوانی خوایی خوای گەورە ئەو کەلامی خۆی نابەخشێ بە دڵێک کە جێی ئەوە نییە چونکە بەڕاستی وعای ئەو دڵە ئەو قورئانە ئەبێت دڵێکی پاک بێت بۆیە ئێمە بزانین لە بینی ئێمە قورئانە کۆمەڵێک بربەست هەیە کە نایەڵێ
بۆیە هەر ئەو بربەستانەش بووە کە حیجابێ بووە لە بینی مشریکین و لە بینی بێباوەڕانە کە نەیانتوانیوە لەو قورئانە جوانە سودمەند بن کاتێک کە ئەوەنە معجەبی شێ بوون جا پێیان دەمە سحرە ئەوەن دەمە جادووە ئەمە شیعرە لە کاتێک کە ئەیانزانێت ئەوەند وەڵڵاهی ئەم قسەیە خوان لەو خوێنەوە دەمە شیعر نییە ئەم شیعرمان زۆر بیستووە وەزن و قافیە شیعری نییە ئەمە شیعری ئەمە قسەی سحرباز و کاینەکان نییە بەرەوە ئێمە پێویستمان بە ئاشتنەوە هەیە لەگەڵ قورئانی پیرۆزە با زۆر بیخوێنینەوە و تێشی بگەین و هەز بە هەیبەت و عەزەمەتی ئەو کەلامە بکەین کە بەڕاستی خوای گەورە ئەفەرمێ ئین هذا القرآن يهدي للتي هي أقوم کەموو جوانەکان لە قورئاندایە ماوسێ بەڕێزەگەرە و بەشی ماوەتەوە باسی نوێژەکانمان بۆ بکەی نوێژانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سونەتن لە تەراوێح لە شەو نوێژی تر هەندێک سونەت کامانن چۆن بکەین ئەو نوێژانە سوود لە نوێژ سونەتەکان وەرگرین ئێمە گرفتەکە ئەوەیە کە هەر باسیەکەین ئیبن قەییم ڕەحمەتی خوای لێبێ ئەو پێشەوە زانایە کە بە عەمەلیش کەسێکی زۆر لەخوا ترس و زۆر خاوەنی تەسکەی نەفس بووە کاتێک کە باسی ئیخلاص و تەقوا و کۆمەڵ شتەکات ئەڵێ ئێمە هێشتا بۆنیشمان نەکردووە ئێمە داخەوە کاتێک هەر قسە ئەکەین چونکە لە بینی ئێمە ئەکتیڤکردن یاخۆ بڵێن پراکتیکەکردنی قورئانە زۆر نێوانێکی زۆر هەیە یان لە بین سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی پێغەمبەری خوا سەحابە ئەفەرمون معاذ فەرمێت و ئەنەس ئەفەرمێ لێ مەپرسە کە پێغەمبەری خوا چەند یەک سوودەکانی جوان بووە حوسنی ڕکوعەکانی سوودەکانی ئەوان ئەیانزانی کە نوێژ بریتیە لە گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگارە زۆر لە پێشینان ئەجارەوە لە ژیانی ئەڵێ لە ماڵەوە کاتێک کە نوێژی کردو منداڵەکان یاریان کردووە ئەو کاتێک کە چۆ ناو نوێژەوە ئەنجا منداڵەکان ئازادون چۆن باوکمان ئەگەی لە دنیا نییە ئەنجا وەختی لە ئێمە ئەگەر یەکێک قسە بکە لە نوێژە ئێمە نوێژەکان پێ ناکرێت هەسڵامە دێنەوە ئەچی مەجانی چونکە لە نوێژەکە ئەوان وتیانە باوکمان نوێژە کات ئیتر بۆ خۆتان یاری بکەن دەنگەدەنگ بکەن بۆ خۆتان بارەزی خۆتان ئەگەی لە ئێمە نییە ئەگەی لە ئێمە نییە ئەوەی کوڕی زوبەیر ئێمە نەک باسی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بێگومان نوێژی ئەو سەحابە ئەفەرمون لێم مەپرسە کە ڕکوعی چۆن بووە کە سوجدەی چۆن بووە لە ئیشی لەو شەوانەیە عایشە ئەفەرمێ ڕزا ڕەحمەتی خوای لێبێ پێیوتم یا عایشە ذەرینی ئەتەعەبەد لڕەبی لێم گەڕێ ئەم شەو کاتێکە نۆ شەو جارێ دیداری لەگەڵ عایشە بووە و عایشەش وەنە خۆشویستووە کە ناو هەموو سەحابە فەرمێتی خۆشەویستی کەسی من عایشەیە و پێی فەرمووە تۆ خێزانی منین لە دنیا و لە قیامەتە محبوبە و حەبیبەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم باوکیشی بە هەمان شێوە خۆشەویستترین کەسی پێغەمبەری خوایە عایشە ئەفەرمێ والله إني لا أحب قربك من بيم خوش نزيكي من بيت لا من بيت أم شو ولكن أحب ما يسرك بلام بيم خوشة شي تو بيت خوشة وام بيم خوشة على تابعني لسجدة وركوع أبوه باني كلا سام رشي بلوزي تربوه بروكي تربوه شوني سجدكي تربوه لا هذا يفرمون أي بيغمبري خو بوا على خواتكيت أي تو قد غفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر خوي يقول لك قناهي بيش ودوات خوش بوا فرمي أفلا أكون عبدا شكورا من بەرامبەر ئەوەی کە خوای پەروەردگار لێم خۆش بووە نابێت سوپاسی خوای گەورە بکەم بەرەوە لە نوێژ وەکو ئیبن جوزی ئەفەرمێت لە وەصفی نوێژە لە وەصفی خشوع فەڵێ نحن في جنة طعامها الخشوع ئەم بەهشتەی ئێمە تێئاژین لە دنیایە خواردنەکەی ئەو خشوعە لە نوێژە کاس دەکەین چی تام و لەزەتێک لەگەڵ رب الأرباب قساکەیت لە سوجدەیە قساکە لەگەڵ خوایەکە کە خوای هەموو خواکانە بەهێزی هەموو بەهێزەکانە پاشای هەموو پاشەکانە و فەرمێ تامی خواردنی ئێمە لە بەهشتەیە ئەو خشوعەیە وشرابها الدموع شرابی ئێمە ئەو فرمێسکانەیە کە ئیڕێژین و بۆ فرمێسکانە ئێمە پەیمانی بەندایەتی و ملکەچی بۆ خوای گەورە تۆمارەکەین بۆیە لای کەسێک کە ئەزانی خۆشەویستی خوای گەورە چییە و عبودیەت چییە کە ئینسان لە سوجدەیان لە هەموو کاتێ لە خوا نزیکترە و پرسیارەکەن لە یەکێ لە زانیان ئایا دڵ بە سوجدە دڵ سوجدە ئاباد بەڵێ دڵ سوجدە ئاباد بە سوجدەیە کە قەسەر بەرز ناکاتەوە ئەو دڵە نایدا بە کەسی تر جگە لە خوای پەروەردگار بۆیە بەڕاستی زۆر پێویستە هەوڵ دەین ئەو خشوعی کە ئێمە نیمانە لە نوێژە یان هەستی پێ ناکەن یان ئەگەر بێت و ساڵی جار هەستی پێ بکەین هەستەکەن چی تام و لەزەتێکی هەیە کە هەموو نوێژەکانمان وا وایە ئەگەر هەموو کەسێ لێمە لەوانەیە لە ژیانی جارێ دوان هەستی پێ کرد بێت یان حاڵەتێکی بۆ دروست بوو بێت کە لە حاڵەتی گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگاری خۆیە کە دەردڵی خۆیە کات خۆزگەی ئەخواز کە ئەگەر هەموو ژیانی ئێمە وا بووایە ئەو نوێژەیە بۆیە ئێمە هەست کاتێک هێناشتم بۆ باسە کرێت لە سنەتی پێغەمبەری خواوە کە نوێژ ئەوەنە خۆشە ڕۆژ و ئەوەندە خۆشە نعیمی دنیا هەنە نعیم هەیە لە دنیاە ئەبەو شێوەیە بۆ منە کە ئەوترێت
پێغەمبەری خوا ئەفەرمێ باشترین نەعیمی دنیا ئافرەتە ئێمە هەنە کەس ئەڵێ وەڵڵاهی هەچم سەیرەکەم من بەدەستی ومەتە پەنیانی ئەو نەعیمە نابینێت خۆی بۆیە بێدەنگی بنازانێت بەدڵ و قەناعەتی زۆر پێ نییە بۆ فەرمودەیە حاشا لەوەی کە ئینسان بتوانێت قسەی وا بکات بۆیە ئێمە زۆر شتێک چونکە تاممان نەکردووە نەمان بینیوە ناگەینە نهێنی و لام وایە زۆر بەدبەختیەکی گەورەیە بۆ ئێمە خوا گەربمان پارێزێت کە تەمەن کۆتایی پێبێ و نەگەینە تامی ئیمان نەگەینە تامی عیبادەت و خواپەرستی خوای گەورەوەمان لێ بکات کە نەمرین تا ئەو کاتێک کە لەزەت و تامی عیبادەت ئەچێژین لەسەر هەدی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خۆگەکاتی زیاترمان هەبووە چونکە پرسیار زیاتر هەبوو ئێمە بیکەین وەڵامێکیان وەرگرینەوە بەرحاڵ زۆر سپاسی دووبارەی بەڕێز دکتۆر عادل شێخانی بانخوازەکەین کە تەشریفیان لێنا و هەندێک زانیاری باشی لەبارەی سونەتەکانی پێغەمبەرەوە عەلەیهی سڵات وەسەلام هەستەر هەروەک سپاسی بەڕێز مامۆستا موحسین قادرەکەین کە بە دەنگ خۆشەکەی بەهرەمەندی کردین لە قورئانی پیرۆز. بینەرا بەڕێز و خۆشەویستەکان ئەم بەرنامەیە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و کۆمپانیای دۆلفین سی بۆ بەرهەمە خۆراکیەکان ئەنجام دەدرێ ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە. بینەرا بەڕێز و خۆشەویستەکەمان بەرنامەکەمان بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و کۆمپانیای دۆلفین سی بۆ بەرهەمە خۆراکیەکان پێشکەش دەکەین. ئێستا هاتووینەتە لای شێف نەریمان شێف نەریمان ماندوو نەبی شێف نەریمان شەربەتەکەیشی گۆڕی و زەردێک و سەوزێک پێشتر چۆن بوو پرتەقاڵی و ڕەش بوو ئەمە هیچیە شەربەتەکە ئەمە شەربەتی مۆزە بە حساب نازم ئەڵەن مۆزە نازم ڕەنگت کڕیوە یان هەر بە هین کڕی وەڵڵاهی هەر من شەربەتی ئەمە خاڵقی بکڕین بە حساب زۆر قەناعەتی بێنێ کاکە نازانین چی ئەمە لە چی دروستەکرێ بە هەقت بەس هەر تۆ زیاتر بۆ جوانکاری ئەمە بەڕاستیانی بەڵێ بەڵێ زۆر باش کاک شێف خواردنەکەی مێوارەمان پێک هاتۆ لە چی؟ ئەمڕۆ ژەمە سەرێکیەکەمان بریتێ لە ماسی بە فڕاسی. بۆچی ماسی؟ بۆچی ماسی؟ وەڵای ماسی تەندروستە زۆر ینی زۆر کەس ئەڵێ ماسی تەندروستریەکە وەک لە گۆشتی بڵێن ڕەشە حیوان و لە شتی تر ماسیەکە تەندروسترە بەڕاست تەندروسترە. چەند جار بخورێت لە هەفتەیەکا باش؟ وەڵای بەڕێی من وەکو خۆم من هەفتەی جارەوە دوو جارەی خۆم دوو جارەی خۆم بڵێ ئەوەنە بەجددی وتی خۆم وتوانێ ڕۆژە بیخۆ نانا هەفتەی دوو جارەی خۆم ماسی شتێکی باشە بڕاست زۆر باشە. تۆ ماسی بە چەند جۆر ئامادەکرێ و تۆ کامیانە هەڵبژاردۆ بۆ ئێمە؟ من ماسێکی فڕم هەڵبژاردۆ بە ڕووبەهەنارەوە بڵێ بە پەتاتە و تەماتە و بیبەری ئەلوان و ژێزەر بەتەتی بەس بن پێشتر من خۆشم کردو ماسیەکە ماسیەکە بە تەماتە و بە ڕووبەهەنار و بە هەندێشتی سۆسی تر خۆشم کردووە ئەجا دوایی تێم کردو خۆشکردن مەبەستی چییە؟ مەبەستم ئەوە یعنی تاموشت بگرێت ئەوە کردمەتە ناو تاماوێکەوە تاماوە بگرێت چەند 5 دقیقە تقریبا نزیکەی نیو ساعتێک. بە شێف نەریمان من بینیم ئیسەتۆ ڕووبەنارە پیا کرد بەڵێ ئەو تامە هەڵەمژێت بەڵێ ئەبێ لە ئاخیرا پێکرد ڕووبەهەنارەکە لە ئاخیرا مەسەن 20 دقیقەیەکی مێنە چارێکێکی مێنە ئەوەی پێکرد ینی ئەیخیتە ناو فڕن بەڵێ هەندێک با بڵێن هەڵک زێ و ئەوانە با بڵێن بەڵێ اینجا دوای تەماتە و پیاز و دەریەکەیت بەڵێ تەماتە و پیاز و شتانی بوونی تێیەکەیتەوە کاتە بۆ شێوازە جۆرەکانی تر چیە خۆ تو یەک جۆری زۆر ئێستا هەیە مەسەلەن بە کنتاکی ئەیخوات ماسی هەیە مەسەن بە سوب ئەخورێت هەیە بە سوورەوەکردن ئەخورێت بە تکە ئەخورێت بە زۆر شت ئەخورێت ینی بە زۆر شێواز ئەخورێت ئەویان باشترە بەڵێ ئەمان سەحیترە و بە فڕن باشتێکە پیشانی شەکرێت بەڵێ بە زۆر شێواکرێت بەڵێ بەڵێ زۆر باشە بە تەنیشت ماسیەکەەوە چیتر هەیە؟ برنجێکی سوورم لێناوە دۆلفین سیە برنجەکە سوور کردو لە بەرەوەی ماسیمانە بەڵێ لە بەرەوەی ماسیمان خۆی برنجی سوور لەگەڵ چیاخ لەگەڵ ماسی و زەڵاتە زۆر خۆشە دوانە برنجی سوور لەگەڵ شفتێشە لەگەڵ شفتەشا خۆشە بڵێ زۆر ڕاستە لەگەڵ شفتەشا خۆشە سوبەکەشمان پەڵپینەیە خۆتان هەمووزان چۆنی پەڵپینە پەڵپینەکە سەرەتا بەهارەیە قسەشە فەرمووی بەڵێ بەڵێ تازە هاتووە تازە بە تازە هاتووە پەڵپینەکە من بە شێوازێت دروستیەکەم کاک شێخجان من خۆم
زۆر کات ئیوە بە شێوازی تر دروستەکە ئەسان من خۆم ڕۆنپیازێکی بۆ قرچێنم سەرەتا نیسکەکە سوورەکەمەوە نیسکەکە سوورەکە سوورم کردەوە تاو سوور بۆ نیسکەکە ئەنج ئاهێنم پەڵپینەکەی تێ ئەەکەم بەسەگەر نیسک زۆر بێت تامی پەڵپینەکە کەم ناکەم نابێت نیسکەکەی زۆر بە کاکشێخ ئەبێ نیسکی مادەیەکی کەمی تیاویانی سبەتێکی کەم نیسک و پەڵپینە پەڵپینەیش طبعا ماوەسا بەس پەڵپینەی کوردی خۆمان زۆر مزر و خۆشە بەس پەڵپینەیە کێ هەر لە بازاڕە گەورەی و جوانە ئەو تامە هەر زووش هینە بێت تێگەچێت کاکشێغەوە یا من باش لە چێشت و شت نازانم یان هەندێکە سەرجم داوە پەڵپینە برنجیشی تێەکەن هەندێک زۆر کەسی تێگا برنج بەڵێ برنجی وردەوەنیە برنجی وردە تێگە درێژی تێگە وڵای من خۆم ما بۆ شێوازە بەکارێنم بەڵاوە باشتێکە و تامی خۆشتر بەڕێ من وەکو دەرمان چی لەیەکی پەڵپینە جان دەرمان هیچم تێ نەکردو هیچ تەماتە و تێکردو لەگەڵ پیاز و پەڵپینەکە و تاڵ نیسکەکە بەڵێ ئەم سێوە قەت سەریە قبڵێن بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا دەڵقەیەکەمەوە لەویە گۆڕانکاریمان پێ کردووە دوێنێ پێرە زەڵاتەیەکمان پێکرد دوێنێ بوو زەڵاتەیەکمان کرد زەڵاتەکەم بەوە کرد بەڵێ بۆ کرد ئەمڕۆ زەڵاتێکی تورکیشمان هەیە بۆ شێوازە دروست ئەمە تورکیەکەیە میوە هاتێکمان هەیە ڕازانەی دراگۆن بە شێوازێکی گوڵ ئەو شتە سوورە چیە و ئەو دراگۆنە زانی تورە و خۆشوەڵی زۆر ئەمە شەر مخەبلاتێکی سپاکێتیە بڵێن شعریە بۆ شێوازە دروستەکرێت بەس ئەو هێنە زۆر ئەڵی گوڵێکی زۆر جوانە بازانی بەڵێ زۆر دیمەنێکی زۆر جوانی هەیە مەسەڵاوە من هەمیشە وەسو سەنای کاکشێف نوریمان ماشەڵڵا زۆر جوانی ڕازێ زۆر دەسڕەنگی درێژبی دەفتێکیشمانەوە هەندێک دەورەمان بۆ بکاتەوە بۆ خزمەتانە ئێمە وەکو مەسەرەن ئێستا ئێمە شێفەکانی کوردستان سوپاس بەخوای سا لە سلێمانی ئێمە شێفەکانی کوردستانمان هەیە بە حەقەت ینی دەورەمان هەیە زۆرتمان هەیە ینی دەوری شەرقیمان هەیە غەربیمان هەیە دەریاییمان هەیە زۆربین دەورەمان هەیە خۆ حەقی خۆیەتی خورماشمان هەیە بۆ ڕۆژ باڵە بەڵێ بە تەشی خورمای هەربێ لەگەڵا بێ ڕۆژەکە زۆر باش ئێمە لێرە ماڵاوایت لەیەکین چین هەندێک لەبارەی خۆراکەوە لەگەڵ کاک دکتۆر محەممەد وەنیە قساکەین و دوایە گەڕێنەوە سەرگەرمی شەکەوی نێرە بەڕێز و خۆشەویستەکان لەگەڵمان بن ناوبڕێکی کورتمان بدەنێ بۆەوەی ئێمە بچینەوە ستۆدیۆ سەرچێکی خۆمان و کاک دکتۆر محەممەدی تەشریف بێنێ لەگەڵمان لینەوە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان گەڕاینەوە لاتان بۆی یەکێکی تر لە گرنگەکانی ئەم بەرنامەیە پێشکەشیەوەی بەڕێز و خۆشەویست بکەین بۆ یاڵین زۆر گرنگ یان گرنگ بۆی کە ئێمە لە ڕەمەزانە بەشێک لە مامەڵەمان لەگەڵ مامەڵەی بەرهەمە خۆراکیەکانە گرنگە بزانین ئەم مامەڵەیە چۆن ئەنجام بدەین و چۆن بەکاریان بهێنین ئامادەیان بکەین و سوودیان لێوەربگرین و کامانەی ئیسفادەی زۆر گرنگی هەیە بۆمان بەڕێز دکتۆر محەممەد ئیبراهیم پزیشکی پسپۆڕی خۆراک لێرە میوانی ئەڵخێم جاری بەرنامەکەمانە بە گەرمی بەخێراتنی کاتۆرگیان طبعا بابەتی خۆراک بابەتێکی زۆر زۆر گرنگ و جەوهەریە لە ژیانی ئینسانە بەس ئایا خەڵک پێویستە چی بزانێت دەربارەی خۆراک کامە گرنگە زۆر دەستخۆش ئەوان بەناوی خۆی گەورە و میێرەبان ئەوەی گرنگە سەبارەت بە خۆراک پێشۆی بڕۆ خۆی بنەماکانی لەش ساغی لە چەند خاڵێک پێک دێ ئەم هەڵلقەیە زۆر گرنگە بەڕاستی بۆ ئەوەی کە باسی بنەماکانی لەش ساغیەکەیت بە تەواوەتی من زمنی هالەوانەی خۆراکە بنەماکانی لەش ساغی تقریبەن بە پێی دابشکردنی یەکەمیان خۆراکە واتە خۆراک ئەگرێتەوە خۆراکێکی تەندروست ئەگرێتەوە خاڵی دووهەم وەرزشە وەرزش کە زۆر گرنگە خاڵی سێهەم نووسنە ئینسان لە کاتی خۆیان بخەوێ بەڵام لە هەمووی گرنگتر ئەمەم زۆر گرنگە بەڕاستی هەمووی بەیەکەوە گرنگن بەڕاستی ئەویش باری دەرونیە بێمەوە سەر بابەتی خۆراک ئەوەی خەڵک بزانێ ئەمە ڕێنمایە گشتیەکانە ماوەسا یعنی ئەم دەستگا تەندروستیە جیهانیانەی خۆراکە کۆمەڵێک
چونکە مۆزوعی خۆراک مۆزوعێکی قوولە فمۆزوعێکی معقدە ئەگەر بێت و بڕۆیتە سەر بابەتی با بڵین زانستی مۆزوعی خۆراک بۆیە زاناکان هەوڵیان داوە تۆزێک خەڵک بە ئاسانی لەم بابەتە تێبگەن مۆزوعی خۆراک تێبگەن هەساون ڕێن کۆمەڵی ڕێنمایی گشتیان دەرکردووە بە مۆزوعی خۆراک لەو ڕێنمایە گشتیانەی کە لە خۆراکە دەریان کردووە ناویان ناوە چی هەر وڵاتێک بە پێی خۆی نمونەیەکی بۆ داناوینی مەسەلەن بۆ نمونە لە بریتانیا نووسیەتی قاپی تەندروست و تا قاپێکیان هێناوە خۆراکەکانیان بۆی خەڵک لی تێبگا بۆی بزانێ خەڵک بزانێ کامە خۆراکێکی تەندروستە ئەو قاپە کۆمەڵێ بەشێکی مەسەلەن سەوزەکان و میوەکانی داناوە بەشێک دانەوێڵەکانی داناوە بەشێک چەوریەکانی داناوە بەشێک پرۆتینی داناوە بەشێک شەکرەکان کە لەگەڵ دانەوێڵەکانە بەم شێوازە لەگەڵ پرۆتینەکانە بەم شێوازە دایناوە ئەگەر بەڕێزان ئەو وێنەیە بخەنە ئەو وێنەیە ئەگەر سەیری ئەو وێنەیەکەن ئەوە نمونەی قاپێکی تەندروستە بەڕاستی ینی نمونەی ئاسانکاری بۆ تێگەیشتن ئاسانکاریە بۆ تەندروستی ئێمەی پسپۆرانی خۆراک ئەبێ بەس ئەم ڕێنمایە گشتیانە بڵاوکەینەوە چونکە مۆزوعی ڕێنماییە هەموو پێکاتێکی خۆراکی ئەبێ بزمنی ئەم خۆراکە تەندروستە بێ یعنی ئەگەر سیرکەن مەسەلەن بۆ نمونە ئەگەر سەیریکەن بەشێکی زۆری سفرەکەت ئەبێ لە چیا بێ لە سەوزە و میوە واتە سەوزە و میوە ئەبێ لە دەفرەکەیە یان لە قاپەکەیە یان لە سفرەکەیە زۆرترین بەش بێ لە خۆراکی مرۆڤ دوایی دانەوێڵەکانە دوایە گەر سیرکەن دوای دانەوێڵەکان دێ ئیتر دانەوێڵەکان چ لە گەنان بێ مەسەلەن بۆ نمونە چ سەمون ئەوانەی کە دانەوێڵەی تەواوە ئەوان ئەڵێن دانەوێڵەی تەواوە تا گەنمێکی تەواو لە گوێیەکی تەواو دروست کرابێ پاشان اینجا دێتێت سەر پەشەکانی ترە کە پرۆتینە کاڵەی پرۆتین واتە باسی گۆشتەکەی کە ئەڵەی پرۆتین واتە باسی هێلکاکەی واسی باتە باسی نیسکە نۆکە لە لۆبیایە ماشە فاسوولیایە ئەمجا چەوریەکان دێ بەشەکەی تری چی دێ بەشی چەوریەکان دێ ئیتر چەوریەکان لە چی کەرەیە پێوترێ هەرمی خۆراکی هەرمی خۆراکی هەر وڵاتێک و بۆ هاوڵاتیانی خۆیان نمونەیەکی بەم سفرەی داناوە هەندێک مثلەن لە ئەمریکا هەرمێکی خۆراکی داناوە بۆی تۆ احتیمام زیاتر بی بە کام خۆراکە مەسەلەن زیاتر ئەوانی لە بەحر نزیکن زیاتر بالضبط خۆراکی بەحری بەڵێ نا بۆ ئەوەی ژەمەکەت زیاتر مەسەلەن کامەی تیابێ دانەوێڵەکان زیاتر تیابێ یان بۆ نمونە گۆشتەکان چەندێک بێ لە سفرەکە ئەگەر سەیری ئینەکە بکرێتەوە سەیرەکەی گۆشتەکان حجمێکی کەمتری تایە مقامڕنتەن بەچی برنجم نەبینی تایە برنج لە زمنی دانەوێڵەکانە لە زمنی دانەوێڵەکانە ئەمە تقریبا بە حدودی پێوتری خۆراکێکی تەندروست خۆراکێکی هاوسنگ ئەبێ لە ئەمەر هەموو خۆراکێکی ڕێنمایەکی گشتی ئێمە لە مۆزوعی خۆراکە ئەبێ لە زمنی ئەم خۆراکە ینی تۆ گرنگی سفرەکەت قەباری چەندێک بێ گرنگەوەیە بە پێی ئەو قەبارەیە ئەو قەبارەیە تەوزیعی یعنی مەسەلەن لە ڕۆژێکە مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژێکە تۆ ئەبێ سەوزە و میوە زیاتر خواردبێت لە گۆشتەمەنیەکانە باشە بۆ نمونە لە گۆشتەمەنیەکان یان دانەوێڵەکانت زیاتر بێ لەوەکانی تر چکە لە ڕۆژێکە تۆ پێویستەکە دانەوێڵەکان کە شەکرێژ سەرچاوی چکە ئینسان بە سەرچاوی وزەی چییە؟ لە حەڵقەی پێشوە باسماکردمان و شەکرە واتە شەکرەکە ئەکرێبی ئینسان هەموو ئینسانی سەرچاوی یەکەمی وزەی شەکرە بۆ یەسێرەکەی دانەوێڵەکان حەجمێکی گەورەتریان داناوە ئەمە هەموو زانایانی بواری خۆراک لە هەموو دنیاە ئەمەی داناوە بۆی تێبگات فدانەوێڵەکان سێرەکەی سەرچاوەیەکەی زیاترە لە خۆراکەکانی ترا پاشان دوای چەوری واتە دانەوێڵەکان 45 بۆ 50% بۆ 55% وزەی ئینسان لە ڕۆژێکا بێ لە دانەوێڵەکانەوە بێ باشە ماوەسا 30% بێ لە چەوریەکانەوە بێ خوار 30% لەو 30%ەیە کەمتر لە 11% ئەبێ لە چەورە تێرەکان بێواتە کەرە و ئەم جۆرانە و 20% بۆ 20% ئەبێ لە پرۆتینەوە بێ ئاوا بۆ شێوازە نظامی خواردن زۆر بە ئاسایی ناگۆڕێانی کللتور دەخاڵەتێکی زۆر باشی تیاکات عادەت و نەریتی ئەو کەسە خۆی ینی دەخاڵەتی ڕئیسی و سەرچاوی ڕئیسی بۆی کە ئێمە چۆن ینی ئەم دووشتە بگۆڕین چۆن ئەم ینی ئایا ئێم بەم ڕێنمایە ناتوانین گۆڕانکاری جەزری و جەوهری لەم مەسەلەیە بکەین کە خەڵکی خواردنی خۆی بگۆڕێ با من پرسیارەکە بە شێوەیەکی تر هەر ئەو گرنگە بەو شێوەیە منیتر بەشێ لە کەلتوری ئێمەیە تا چەند
سفرۆخوانەکانمان خۆراکەکانمان بە پێی ئەم ڕێکارە زانستیە دەقی گرتووە هاتووە. ئەو پرسیارێکی گرنگە بەڕاست. ئەوەی من تەماشام کردووە چەند ساڵەوە توێژینەوەمان دەربارەی کردو توێژینەوەکانمان خوێندوتەوە هەرچەندە توێژینەوەمان لە کوردستانە بەو شێوازە نییە یعنی نازانین تاچێکی کورد مەسەلەن بۆ نمونە لە ڕۆژێکە چەندێک شەکرەخوا تاچێکی کورد لە ڕۆژێکە چەندێک پرۆتینی سەرچاوی پرۆتینەکانی هەیە 5 ساڵ جارێ تاچێکی کورد چەندێک چوریە چ جۆرە چوریەک ئەخوا بۆ نمونە چەندێک میوە ئەخوا چەندێک سەوزە ئەخوا ئەمە ئەرکێکی نیشتیمانیە. ئەم توێژینەوەیە کە باسیەکەت بەڕاستی ئەمە گرنگە ئەمەی کە ئێوە باسیەکە ئەمە ئەرچێکی نیشتیمانی ئەبێ حکوومەت پێی هەڵسە چکە پارەیەکی زەبەلاحیەوێ بەڕاستی ساڵانە لە هەموو 5 ساڵ جارێ پێشوەخت هەموو 3 ساڵ جارێ بەریتانیا ئەم توێژینەوەیە کرد توێژینەوەیەکە من لە بەریتانیا ئاگامیەوە وڵاتە پێشکەوتوەکان بەعام هەموو 3 ساڵ جاریان هەموو 5 ساڵ جارێ ئەم توێژینەوە ئەکەن بۆی ئاستی تێ بزانن چی بکەن چی بگۆڕن لە چیا ئێمە مشکیلەمان هەیە لە شەکرەکانە خەڵک شەکر زۆرەخوا لە چەورە ناتەندروستیەکانە بۆەوەی ئێمە تەرکیز بکەینە سەر چی بۆ ئەوەی بڕیاردەرانی تەندروستی کە ڕێنمایی خۆراکی ڕێنمایی خۆپاراستن چونکە وەکووتم ئەمە بنەماکانی لەش ساغیە خۆراک پەیوەستە بە هەموو خۆراک نەخۆشیەکانی سەردەمەوە ئەو نەخۆشیانە ئێستا هۆکاری مردنن لەسەر بابڵی لەسەر گۆی زەویە زۆربەی زیرۆکی خۆراک پەیوەندی پێوەیە یعنی ڕقەمیەک مەسەلە نەخۆشیەکانی دڵ و جەڵدەی جەڵدەکانی دەمار و خوێن و ئەوانەیە خۆراک پەیوەندی پێوەیە یعنی کات توریسێمە کەواتە زیانێکی زۆر گەوراکەین هەر نەزیفێکی مادی و اقتصادی زۆر گەورەمان هەیە کە مرکزی بحثی زۆر مهم و متتەویرمانە لە وڵاتە ئەگەر ئەمە هەبێت ینی بەشێکی هەرە زۆر لە عیلاج و لە چارەسەر خۆی کۆتاییەت و یعنی پێویست بۆ پارە زۆرە ناکە کە بدرێ بە چارەسەر بە دڵنیایی وایە بە دڵنیایی وایە ئەگەر ئەم بنەمانەی کەمە باسمان کرد ئەم عمودانەی لەش ساغی ئینسان بە پەیڕەوی بکە زۆر قورسە تووشی نەخۆشی بێتتر قەدەرە خوای گەورە ئەمن باسی قەدەری خوای گەورە ناکەین نەخۆشی لای خوای گەورەیە بۆ ئینسانێک دێسێنەکەی زۆر تەندروستە عیبی نییە باشە تووشی مشکلە دێ سەرێکی ئینسانێکش لەسەر جێ چەند ساڵەیەک مشکلەیشی نییە بەو شێواز بەڵام ڕێنمایە گشتیەکان ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێ ئینسان لە شێخی ساغە بێ و ئینسانی مسلمانیش ئەوە مەطلوبە لەسەری بەڕاستی یعنی هەدەفی ئێمە ئەوەیە ئینسانێکی کۆمەلگایەکی تەندروست بن و لەش ساغی بێ و مسلمان ئینسانی مسلمان ئەوەی من تێگەیشت بم لە دینی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باسی مۆزوعی با بڵێن ئیمانی مسلمانی کردووە ئیمان ئینسانی مسلمان چەنێ بەهێز بێ و حەدیثەی لە ئیمامی مسلمە گەڕا المؤمن القوي خير عند الأحب وخير وأحب عند الله من المؤمن الضعيف وفي كل خير باشا ئەوەیە تۆ ئەگەر تەندروست بی ڕاستە لە مەوزوعی مەبەستی حەدیثەکە مەبەستی ئیمانە لەبەرەوەی تۆ بتوانی چاکە و ئەمری بە چاکە و نەهی لەسەر خراپە بکەیت بەڵام ئەگەر تۆ لە شت ساغ بێ مهمترە من ئاەتێکە خوێنمەوە سەحابە تۆ لە زمینی ئاەتەکە پرسیارەکە بۆ کاکتۆر دەربێنە کاتۆ من ئاەتێکی قورئان چەند جارێکی زۆر ینی سەرنجی زۆر ڕاکێشاوم یعنی پێم سەیرە بەڕاستی خەڵکی دانانێ بە گەورەی قورئانە لەو ئاەتەیە کە خۆی گەورە فەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس يعني دروستبوونی فەساد و تێکچوون لە بەڕە ئەوە خەڵک لە سەردەمی جاهیلیا زانیانە بە بۆنی ڕەنگە شەڕێکەوە بۆنی تاڵانیەوە بۆنی ئەی لە بەحراشی لەو سەردەما تەفسیری بەحر نەبووە بۆ تێکچوون و فەسادی بەحر بەڕاستی کە ئەمە بینی بەچی بەدەستی خەڵک ئاخر دەستی خەڵک لەکوێ گەشتە بەحر هیچی نەبووە بە لە مشکەوێک گەر لە بەحرەکە بوو بێ نەبوو بێ ئێستا ئەو هەموو نەفایەت و هەموو شتە لە بەحرەکانایە تێکدانی چینگە هاوسەنگی ماوە سەحابە تۆ پرسیاری هاوسەنگیەکە بکە لە کاکتۆر کاک دکتۆر هاوسەنگی تا چەند گرنگە لە ژیانی ئێمەیە و لە بابەتی خۆراکیە زۆر گرنگە بەڕاستی یەکێک لە بنەماکانی با بڵین خۆراکە لە قورئانە باسکرەوەی مامۆستا باسیکرەوەی بەڕاستانیش باستان کرد بەڕاستیەوەیش مۆزوعی هاوسەنگیە هاوسەنگی لە خۆراکە گرنگە بەڕاستی خوای گەورە هەموو شتێکی بە میزان دروست کردووە هەموو شتێکی بە میزان داناوە و هەموو شتێکی بە میزان دروست کردووە فمۆزوعی خۆراکیش بەو شێوازەیە یێماڵی کام خۆراکە گرنگە ئەو خۆراکەی کە هاوسەنگە ئەوەی مامۆستا باسی کرد کە دەستی مرۆڤی پێ تێ نەگەیشتووە ئیتر لە بەرڕابێ
و لە بەحری شابێ چونکە وەکو ماوەساوتی ئێستا دەستی مرۆڤ گەیشتۆتە خۆراک لە بەحرا و لە هینیشە لە بەڕیشە فهاوسەنگی لە خۆراکە سەرێکی ترین شتە پێڵی نێمە خۆراکی هاوسەنگ ئەمە وتمان خۆراکی تەندروست ناوی لە قورئانە ئێماڵین بتوانین لە مستەڵحێکی قورئانی بڵین خۆراکێکی هاوسەنگ جوانترە یعنی خۆراکی هاوسەنگ ئەگەر پێناسەکەی بکەین ئەو خۆراکەیە کە پێکهاتەکەی لە دەست نەدابێ هیچ پێکهاتەیەکی لە دەست نەدابێ بۆچی چونکە تو ئەگەر خۆراکێکی هاوسەنگە هەبێ بیکەیتە لەشی مرۆڤەوە لەش هاوسەنگە خوای گەورە بە ئاسین بە هاوسەنگی لەشی دروست کردووە فهاوسەنگ بڕاتە ناو لەشێکی هاوسەنگەوە و کێشەی تەندروستی بۆ دروست ناکە بەڵام ئەگەر سیرکەین تەماشاکەین بەپی ئەو توێژیناوانەی کە لە زاری تر لە ساڵی 1960ەوە مۆزوعی سەمادی کیمیایی دروست بووەتەوە ئیتر سەورەی صناعی زراعی دروست بوو لە مۆزوعی دروستکردنی ئیزافەکردنی جینات و دەستکاریکردنی جیناتی خۆراک و ئیزافەکردنی مەوادی کیمیایی بۆ مۆزوعی خۆراک ئەم ناهاوسەنگیە بەڕاستی دروست بووە ئەم ناهاوسەنگیە مامەساوای لێ کردووە خۆراک پێکهاتەکانی لە دەست دابێ یعنی مەسەلەن بۆ نمونە ئەگەر بختی خۆی تەماتەیەک مەسەلەن پێکاتەی باشی 12 پێکاتەی تیابێ و ئەمەە سوودیشی لێ ببینی رابێ ئێستا ئەو تەماتی کەمە باسیەکەی یان ئەو خۆراکە هاوسەنگەی ئێستا بە پێی توێژینەوە زانستیەکان لە ساڵی 1960ەوە بۆ 2005 هەندێک خواردن هەیە چی لە دەستداوە کۆمەڵێ پێکهاتەی سەرەکی داناوە لە دەستداوە چونکە ئەم پێکهاتانەی کە لە لەشی مرۆڤ هەیە کە زۆر خوای گەورە بە هاوسەنگی دروستی کردووە و زۆر قورسە تووشی ناهاوسەنگیەک دروستکە ئیلا ئەگەر خۆراکێکی ناهاوسەنگ دروستکەم بەس ڕخم ئەوەی کە ئەوەیە خوای گەورە هێشتا ئەی پارێزی ئەم مرۆڤەیە یعنی تەسەوەر کە مەسەلەن وەکوتم خۆراکی هاوسەنگ ئەوەیە هەموو پێکهاتەکان لەناو خۆراکێک و هیچی لە دەست نابێ ئێمە باسی ڕەمەزانەکەین مەسەلەن خۆراکی هاوسەنگوانی سلەوەی بڕۆی ناگەرتینەکەش پیشاندە مەسەلەن بۆ نمونە لە قومەقازێ باشە یان هەر خۆراکێک مناڵ ئەیکڕێ مەسەلەن پسکیتێکە یان جبسێکە یان نازانم ئەوەی کە ئەمانە ناهاوسەنگن یان ناهاوسەنگنی ناهاوسەنگن بەپێی هینەکە بەپێی قانونەکە ناڕاتە زمانی ئەو سفرە تەندروستیەوە کە باسمان کرد ئیدە ناهاوسەنگە ئەم ناهاوسەنگە وەکو چی وایە ماوەسا بۆی ینی ئاسانیکەین وەک وایە تۆ سیارەکە و لە جیاتی بنزین ناوتی تێکی سیارەکە لەوەیە تێکچێ بەڵام خوای گەورە چونکە خوای گەورە بە جوان ئینسانی دروست کردووە لەقەد خەلەقنا الئینسان فی ئەحسەنی تەقویم لە سوورەتی تینا معنای وایە ئەم ناهاوسەنگێشیەتە لە شست ئینسان و بە ئاسانی ئینسان تووشی تێک ناچێت ئیلا بە زەمانێکی زۆر بەردەوام بێ لەسەر ئەم بابەتەیە و هەموو ئەو پێیەکانی تری کە باسیەکەین دوای لە ئەزمنایەت تێک چێ ئەم جارە سەیری کە بزانم ڕەحمی خوای گەورە بۆ مرۆڤە هەتا تەوبەی جستەش هەیە ئەوم بیرکەوتوی جناب باسی ئەو هاوسەنگیەکە یەکرم جستەیە فرای خۆی بکەوێت تەوبە بکات کە گەڕایەوە لەوەی خۆی ئەم جستە خۆی تازاکات وای بزەبە دوایە اینجا ئەوە مەبدەئێکی ترە لە قورئانە طبعا هەر مۆزوعی خۆراکیش ئەگرێتەوە لە هەموو یەگرێتەوە بەڵام مۆزوعی خۆراکش ئەویش پێویستێ پێوترێ مەبدەئی تەجەدود تازەکردنەوە چونکە لە هەموو شتێک حتا لە ئینسانە خانەکانی ئینسان ڕۆژانە تازە ئەکرێنەوە باشە ڕۆژانە پێویستە خانەی پێست تۆ سەیریکەی طبقەیەک لە پێی تازەکردنەوە یان تازەکردنەوەی وەلقد خلق باسی هینەکە ئەطوارە لە مۆزوعی ئەطوارە یعنی مرحلە ئینسانیش لە خانە پێک دێ خانە پێویستی بە ئەو عناسرانەیە کە من باسم کرد لە خۆراکە هەیە مشکلە ئەوەیە ئەو عناسرانەی ئەو پێکاتانە ناهاوسەنگیەکی دروست بووە هێتە ناو لە خانەیەکی هاوسەنگەوە ئەم تازەکردنەوەی خانەیە پێویستی بە چیە پێویستی بەو پێکاتە خۆراکیانەیە خودی خۆی لە دەستکاریە کراوە لە خۆڵەکەی ئەوە بە تەواوەتی نەماوە باشە هێتە ناو لەشی ئینسانەوە تازەکردنەوە پێویستی بە چییە تازەکردنەوە پێویستی بە پێکهاتەکانە ئەم مەبدەئێکی گرنگە پێویستمان بە خۆراکێکی هاوسەنگە يعني تو الإنسان تقريبا بحدود 8 تريليون خالة بيك دي 8 تريليون يتب تريليونها خانة عندك عليه 8 عندك عليه 9 باشا من نيوي ام خانانا ام نيوي ام خانانا بكتيريا وهتا هاشتا ببلم 8 مليون 4 تريليون خانه من بكتيريا تشلي خانه كاني مروفه امانه ڕۆژانە تازە ئەکرێتەوە پێویستی بە پێکهاتەی خۆراکی تازەیە بۆیە پێغەمبەری خوا سەڵام فێری کردوین
ئەمەش گرنگە بەڕاستی یعنی کاتێ ئینسان مرۆڤ کە خواردنێکە ئەخوا بسمیلای لێکەین یانە بسمیلای لێکی بۆ گرنگە ڕاستە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شەیتان لەگەڵتان بەڵام خانەیش تازا بێتەوە خانە مردووە تازا بێتەوە فتۆ بسمیلا بکەی لەو خانەی کە تازا بێتەوە بۆەوەی بە جوانی دروست بێتەوە جاری چکە دکتۆر لە میانەی قسەکان تاماژەیە کرد بە دەستکاریکردنی خۆراک کرد ئەو خۆراکەی کە زەمانێک لە پێش ئێستا بووە تام و ڕنگ و بۆ مادەوانەیە بووە ئێستا ڕاستە وەکو جوانی جوان هەیە و ئێستا چیتە بازار بەرەمی خۆراکی میوەی جوان فڕپینەیە ڕاستی جۆرێک لە جۆرەکان تام و بۆ ئەوانەیان گۆڕاوە قەبارەیان گۆڕاوە لەوانەیە مادەکەشیان گۆڕابێ ئەم دەستکاری کردانە کێشەیەک دروستەکە ئەوە بوویمە بەڕاستی ئەمەش خاڵێکی تر ئەگەر سیرکەن وەکوتم ئێستا بڵاوبوونەوەی نەخۆشی زۆر بووە بڵاوبوونەوەی نەخۆشی زۆر بووە بۆچی بڵاوبوونەوەی نەخۆشی زۆر بووە بە حکومی وەکوتم پێویستە بە یەکێک لە هۆکارەکان هۆکاری خۆراکی ڕاستە جینات تەسیرەکە بەڵام هۆکاری خۆراکیە واتە چەمپێکی خۆراکە دووەمیان وەکوتمان وەرزشە سێەمیان حاڵەتی باری دەنونیە چوارەمیان تەوقیتی خەوانەمان نەماوە فتۆ ئێمە وتمان خواردنێکی هەرا خۆراکێکی ناهاوسەنگمان هەیە بێتە ناو خۆراکی بێتە ناو لەشێکی هاوسەنگەوە بۆ فترەیەکی درێژخایەن چونکە لەش وەکوتم خوای گەورەی پارێزێ یعنی میکانزمی پاراستنی خۆی هەیە بەڕاستی زۆر قورسە تووشی نەخۆشی بێ بە ئاسانی تووشی نەخۆشی نایە سیستەمێکی بەرگری هەیە سیستەمێکی بەرگری هەیە و سیستەمێکی تازەکردنەوەی هەیە ئەو سیستەم بەرگریە معجزەیەکی زۆر عەجیبە بەڕاستی فتۆ ئەگەر ئەم پێکە ئەم دەستکاریکردنەی کە لە خۆراکە ئەکرێ وەکوتت ڕەنگی تەواوە ڕەنگی جوانە بۆ نیشی خۆشە بەڵام پێکاتەکانی تەواو نیە وەکوتم 5 پێکاتە سەرەکی لە 2005 توێژینەوەی کراوە ئێستا لەو سەمادەی لەو خۆڵەی کە ئێستاکە حالیەن وا بڵێن لەو قوڕەی کە بۆ ئیسە ئەمە خۆراکی تیانە 5 پێکاتە سەرەکیە بە پێی توێژینەوەکان لێی نەماوە یەکێک لەوانە ئاسن باشە ئاسن کەم بۆتەوە لە توربەیە لە خاکەکەیە باشە زیو کەم بۆتەوە با بڵێن منگەنیس کەم بۆتەوە مەگنیسیۆم کەم بۆتەوە مەترسی گەورەیە ئەمانە زنگ کەم بۆتەمانم پێکاتەیەک لەم پێکاتانە مامەسا ئەگەر باسی بکەین ڕوو یعنی ئەنواع و ئەشکال عەڵەقەی ئەوێ لەسەر یعنی زنگ پەیوەستە بە چیەوە زنگ پەیوەستە بە حاڵەتی دەرونی ئینسانەوە پێ بووە لەناو پسوەڕانی خۆراک وا معروفە عنصر المەحەبەی پێوەترە خۆشەویستی یعنی پێکاتەیە کە گەل لەشتانەبی خۆشەویستی و کەمە بێتەوە چۆن بۆچی پێوتری عنصر المەحەبە لەبەرەوەی توێژینەوە کراوە ئەو خۆراکیان داوە بە جرج یعنی سلوکی جرجەکانیان بینی و ئەگەر خواراکەکەی هینی کەم بێ زنکی کەم بێ سەرەکەی مناڵەکانی خۆی ئەکوژێ تەسەور کرد ینی ئەمە واتە ئەم پێکاتە خۆراکیانەی کە گرنگە لە خۆراکان ناهاوسەنگەکەی زاوسەنگیان دروست کردووە کاریگەری لەسەر بەها نەفسیەکانی مرۆڤی شەکا بەڕاستی هەر دانەی لەمانە کاریگەری ینی ئاسن زۆر ئینسان ئاسنی کەم بێتت تەواو تۆ سەیت کە مناڵێکە گەر ئاسنی لە شاکەم بێ بەڕاتە قوتابخان نەتااقەتی هەیە نە تێکەڵی مناڵە بێ نە حاڵەتی هینەیە بێ نە ئەتوانێ بخوێنێ سەرەکە وێرانە بێ ینی هەر خۆشت ئینسان مرۆڤێک ئەگەر سەیت کە ئینسانێک تووشی نەخۆشیەکە بێ مەسەرەن دوور بێت لە هەموو وینێک شێرپەنجەیەک سەرەکەی تووشی ئاسن کەم بوونە بێت تووشی پێکاتەکانی کەمە بێ سەرەکەی هەر تەسی لەسەر بەها نەفسیەکانی شێکات فەئەمە کاریگەری لەسەر ویستم ئەو پرسیارە بکەم کە چۆن خۆمان لەو کێشەیە دەرباسکەین ئەو خۆراکانی کە بەو جۆرن چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین بگەڕێن بە دوای خۆراکە ئەسڵەکە یا سوزانم پرسیارێکی زۆر گرنگە ئینسانی مسلمانە بێ ینی زیرەک بێ بێ عاقڵ بێ وەک وتمان مسلمان چەندێ بە قووەت بێ چەنە بێ هێز بێ باشە ئەبێ ئێمە وەک وتم ڕێنمایە گشتەکان باسەکەین ڕێنمایە گشتەکان ئەبێ پەیڕەویکەی بەڕاستی یەکێک لەوانە خۆراکی هاوسەنگ هەتا ئەتوانی بە دوای خۆراکی هاوسەنگ بگەڕێ هەتا ئەتوانی خۆراکی هاوسەنگ بێنە ماڵەوە بەس معقول نییە ینی تۆ 100%
خۆراکی نەهاوسەنگیش ئەخۆی 100% هیچ مەجالی تیان نییە یعنی ناکرێت تۆ مرۆڤی تۆش حەزت لێتی وەکووتمان غەریزەیە خواردن حەزت لە لوقمە قازیەکە حەزت لە حەلەواتێکە لە ڕۆژێک حەزت لە پاقلەوایەک حەزت لە خواردنێکی ترە مناڵەکە و جبسێک حەزی لێتی چکە ئەوە کاری تری خوا پسکیتێکە شەربەتێکە ڕەنگی تایە خوا بەڵام نەیکەیتە چی بەرنامەی ژیانی ئەو مناڵە نەیکەیتە بەرنامەی ژیانی خۆت چکەوە پەیوەستە بە تەندروستی خۆتەوە چۆن بە دوای سیارەکەی خۆتا بە دوای باشترین ڕۆنەگەڕێک باشە بە دوای باشترین بەنزینەگەڕێ بۆ سیارەکەی خۆتە بێ مرۆڤیش بە دوای باشترین خۆراکە بگەڕێ فتۆ بە جارێ خۆراکە هاوسەنگەکان بێنە بە بێنی خۆراکە سروشتیەکان چەنی هاوسەنگ بوو بە پێی خۆت توانیت ئەوانە بکە ئەمە یەکەم دووهەم بینە سەرەوانە وەک ئەو پایانەی ترکە ئێستا دێنە سەری مۆزوعی پێیەکانی ترەکە لە تەندروستی و لە ساقیایە بەڕاست بەڵێ طبعا دکتۆر محەممەد ئەمەژی بە شتێکی زۆر گرنگ کرد کە تۆر تەندروستی دەرونی یا سەحەی نەفسی ئەو ئاەتی کە جەناب باسەکە لا تەحزەن پێم کا فەرمێ بحسي وكل غاري حرايا لا تحزن إن الله معنا يعني أم معيتي خوايا بتفسيرك برشكي أو بك إنسان آياتكاني خوا تطبيقك ولا تسرفوا يان أو خوار نبخوا يا رب الرجوع يان حتى كاتو الجياني صحابيا خواردن يعني زور خواردن قيمتي هبوا بس زور خواردن قيمتي زور نبوا هر بوايا فرمي إمام علي بو صحابة كان كخواردني كان خواردوا يعني يكيابتي لدرجة فرميتي سينك هالقلت هم يبردي أيضا كابراي فقير ما بس أوي تو موافير ببين كزور شهوت من بو خواردن نجوله كاتك مسلماني كي زور ملتزمة بي تافير ببي كواتشون بها خوراكي كان بارزي تو دو مبدأ باسكت هر دو مبدأك يكلي جرين ترى براستي يعني أجر إنساني بسلمان أم مبدأني بيغمري خاص صلى الله عليه وسلم ولا قرآن إنساني بسلمان تيبقى له زحمتك توشي نخوش إلا ما قدر الله إلا ما قدر الله يشي خوايا وكاتا زورت بيخوش به كلا خواي جوروهاتو يكي باست كل إسراف على خواردن وكو حديثة كشد باسكر وبيغمري خاص صلى الله عليه وسلم باسي إسرافي كدو على خواردنا خالي دوهم كزور جرينجا ما مصا أمي كتو باسكر براستي مهمة يعني تكام وايا موضوعي لا تحزن ككاريغري يعني زور بي زوري نخوشكاني امسردمه بيوسته بدل حالتي دروني انسانو كتو حست كل لقل خواي قوري كتو حست كل لقل معيتي خواي قوري تو عائدي بخواي قوري اما اتر بسته ئیتر خەفەتی لێمەخۆ فەقیر بووی زۆر مەیکە بە کێشەیە کەسێکت لە دەستدا ڕاستە تۆ دڵی سەغڵەتە بێ بەڵام نابێ واو لێ بکە ئیتر لە ژیان دادبرێنێ کاریگەری لەسەر عائیلە و مامناڵەکانی تر بکات. دکتۆر نەخۆشی وا هەبووە مەسەلەن ئەمڕۆ ئەعتیادی مامەڵی کردووە لەگەڵ خۆیان و لەگەڵ دەوروبەری و ژیان و ئەو بابەتانە یا ڕاستکەوت و پێشەوە دیار نەبوو کە پێیان وتوی فڵان نەخۆشیت هەیە بە ڕۆژێک سپینێ بیبێنەرەوە ئەگەر ئەو لایەنە دەرونی داڕووخابێ و بەهێز نەبێت لە ڕووی ئیمانیەوەوانە 100% گۆڕانکاری بەسەر ئەو کەسەدا دەیان ئەوە پەیوەندی بە وینەوە هەیە بەیوەستی بەوەیە زۆر گرنگە لایانی دەرونی ماوەسا لایانی دەرونی بۆ یەکێکی تەندروست بەتایبەت دوای ئەوە بۆ یەکێکی تەندروینیش نەخۆشیش بۆ یەکێکی تەندروست زۆر گرنگە لە ڕزمنی ئەم پێیەکانی تەندروستاوەکو وتم زۆر بین نەخۆشیەکان کە زۆر پەیوەندی بە چیوەیە پەیوەندی بە لایانی دەرونیەوە بە قەلەقیەوەیە بە لاوەزی ئیرادەیەوە یعنی ئینسان کە تووشی خەمۆکی بوو دوای تووشی نەخۆشی ئەبی دوایی تووشی لە کۆمەڵی 81 نەخۆشیمان هەیە نزیکی 100 نەخۆشیمان هەیە پێوترێ ئۆتۆ ئیمین دزیز کە پێوترێ مەناعی نەخۆشیەکانی مەناعی زاتی واتە لەشی خۆتە خوایت لی سەبەت کاتۆ من پێش بەرنامەکە ئەوم عرض کردی وتم ئەمڕۆ قسەم لەگەڵ نەخۆشێکی زۆر بەورەیە کرد بەڕاستی کە کەسێکی خزم بە ینی بەڕاستی زۆر دڵخۆش بووم کە وتی ئەوەی وتی کە پیان وتمەوە نەخۆشیێتە ئیرادەیەکی زۆر بە قوتم هەبوو بەرامبەری و زۆر عادەتی وەرم گرتووە ئەم ئیرادە خۆی بەشێکە لە عیلاجی و نەخۆشی بەدڵنیاییەوە ناڵێم ئەوە خودی خۆی بۆ نەخۆشەکە بەس بۆ ئینسانە تەندروستەکەیش ئەمەنە گرنگە یعنی تۆ کەسێک شتێکت مشکلەیەک تووشەبی کاکە بۆچی تو ژیانێکی ئاوا تەندروست و سەلامەتی نەفسی نەژی بۆچی ئەوان بۆ خۆیان بە کەیفی خۆیان و مناڵەکانیان بە ئیسراحەت و بە ژیانی بەخۆشی بژێت تۆش بە ژیانە بژێت تۆ عاید بەخوای گەورەی تۆ ئەبێ سیقەت هەبێ
هەبێ بەخوای گەورە ئینسانی مسلمان سیقەی هەیە بەخوای گەورە هەموو شتێک بەخوای گەورەیە چونکە کاریگەری ماوەسە ئەم سەد نەخۆشیە کە پێوتی ئەوە توی من دزیز خوا نەخواسە ئینسان تووشی بێ وای لێکە عزیەتی ئەدا بەڕاستی یعنی وای لێکە ناتوانێت باسی ئەوەت کرد کە جستی خۆی دەخواتەوە ئەوە لەوە سەرچاوەگرێککە نیظامەکە سیستەمەکە هەمووی تێک ئەچێ باسی بەهینمان کرد هاوسەنگی بەزەبەتەوەی ناهاوسەنگ دروستە بێ کە ناهاوسەنگی دروست بوو ئیتر نەخۆشی دروستە بێ ئیتر ئەبێ بە کێشە بۆ ئەو نەفەرە ئێستا لەوەیە کۆمەڵی خەڵک بیزانێ مۆزوعەکە باسی چێکەم چونکە نەخۆشی وا هەیە بۆ نمونە ئیلتیهابی جومگەکانی هەیە والله بەیانی هەڵەسن فەقیرانە ناتوانن هەردوو دەستیان ڕقە بێ ناتوان هەستن بە ئاسانی ناتوانن چۆک برن سوجدە برن بۆ خوای گەورە کاریگەیان لەسەرەکە ماوەسا ئەمە هەمووی یەکێک لە بەشەکان کە کارێ یەکێک لە پایەکان کە کاریگەری لەسەرەکە حاڵەتی دەرونیەوەی مرۆڤەیە بەڕاستە ئەگەر پرسیارێکت نەما بێ بە بچین لە تۆزێک لە چێشخانەکەی کە شەفنەریمانیش هەندێک باسی خۆراکەکە حاڵەتی دەرونی شەفنەریمان چۆنە کاتوریان ئەم ئاەتی قورآن حەزەکەم ئاماژێکی زۆر جوانی تایە وقل ربي أعوذ بهمزات الشياطين وأعوذ بك ربي أن يحضرون حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعوني إنها كلمة هو قائلها ومن ورائه برزخ إلى يوم يبعثون يعني إنسان كجيشت أبي إتر ناقرته بلام إما يعني تشاوشنوكي طماع هەڵپەکردن بە کوردیەکەی وەمە لێکە کە بە دەستکاری لە دەستکاری خواردنەکەین دەستکاری ژیانەکەین دەستکاری بەڕ و بەحرەکەین تووشی تێکچوونیەکەین بەڕاستی گەرنگە بەڕاستی ئەوەتی ینی بخوێنتەوە بەڕاستی ئەبێت دەرسێ بێ بە مرۆڤ ینی تر بەسە تەما حوای لە ئینسان کردو دەستکاری ینی دەستی بەرێ بۆ خۆراک ئەمە زۆر خەتەرە بەڕاستی ئیتر ئەم خۆراکەی دەستکاریکردنی خۆراکە لە هەردوو هێل لە بیدایەتەوە دروستکردنی حتا دەستکاری خاکەکەیان کردووە حتا دەستکاری ئاوەکەیان کردووە ئەو گەرمەی کەیسە ئێمە ئیخۆی ئێمە باسێکی دەستکاریکراوە دەستکاری خۆراک ئێتەماح بەسە کاکە دەستەما حتا ئەکێتە سەر سفرەکەی خۆراکیەکەمان دەستکاری کراوە میوەکە لە سروشتی خۆی دەرە ئەکرێ ئەمە خۆی گەورەیە وەکوتم ناهاوسەنگیەک دروستکە کاکە خۆی گەورە پێتەڵێت کەللا تەواو جارێکی تر ناگەڕێیتەوە یعنی ئیتر ئەبێ بگەڕێت ئەبێ ئینسان عاقڵ بێ بەڕاستی ئینەها کەلیمەتون خۆی وشەیەکە جارێکی تر هەزار جار بیڵیتەوە ناگەڕێتەوە بۆ ژیان ینی ئەوە بەڕاستی حیوارێکی گەورەی ماوەسا حیوارێکی زۆر مویمە جا ماوەسا ڕەبتی کردو حیوارەیە ئەگەر سەیریکەی لەسەر ئینسان کە جارێکی تر ناگەڕێت لەگەڵ هەمەزاتی شەیاطینە تۆزە مۆزوعەکە چەنێ مهمە فتەماحی ئینسان ئاوهایە بەڕاستی دەستکاری خۆراکەکانی کردووە کاک دکتۆر کاک شەفنەریمان بەڕ و بەحری بۆ کوردی دەستی خۆش کاک شەف دێ باسی خۆراک کاک دکتۆر پەڵپینەیەکمان دروست کردووە ماشەڵڵا پەڵپینێ و نیسکە و لەگەڵ جێزارەتی کەرەوزیش کەرەوزەکە بۆ جوانکاریەوە سوودیا پەڵپینەیە چییە دکتۆر وەڵڵاهی تر ئەمە یەکێک لە سێکە ئێمە ئەگەر باسی ئەم سفرەیە بۆ بکەم لە زمنی ئەوەی کە باسمان کرد لە بیدایەتی هەڵقەکەی ئایا لە زمنی ئەڕاتە خۆراکی تەندروستەوە خۆراکی گرنگە ئەوە زۆر گرنگە خۆراکێک هاتە بەردەستە سەیری هینەکە بکە سەیری کلێشەکە بکە ئەڕاتە زمنی خۆراکی هاوسەنگەوەیاننا فعلەن ئەمە لە زمنی خۆراکی هاوسەنگە ئەمما سێ لە زمنیە ئیدە نەتوانین بڵێ ئێمە تەندروستە ئەو میوەیانە چکە لە ڕۆژێکە بەپی خۆراکە هاوسەنگەکە با بڵین هینەکە هەڕەبی خۆراکەکە بێ یان دەفرەکە بێ با بڵین بەسێکەین ئەلە لە ڕۆژێکە پێنجەم تۆ میوە سەوزە و میوە بخۆ وابزانم لە حەڵقەی پێشتا باسمان کرد پێنجەم لە سەوزە و میوە بخۆ ژەمێک بۆچی پێنجشەم لەبەرەوە لە پێنجەم وە میوەکان دائیمەن لەگەڵ سەوزەکانەوە تا ئەگەر تۆ سێوێکە خواردووە لە تێسێوت خواردووە دائیمەن میوە کەمتر سەوزە زیاتر باشە سەوزە زیاتر و ئەگەر میوەکە و خوارد با سەوزەیەکشی لەگەڵا بێ هۆکاریەوەی چییە سەوزەکان هەمووی کانزا و ڤیتامینات و دژە ئەکسەدە و هەم لە میوەکانە دژە ئەکسەدەی ئەنواع وەشکالی تایە و ڕۆژانە خانە تازا بێتەوە ئێستا حالیان
کە ئینسانی ئینسانی مسلمان با بڵین بە ڕۆژوە بێ ڕۆژانە پێویستی بە چییە خانەکانی تازا بێتەوە کە خانەکانی بۆ تازا پێویستی بە خۆراکێکی هاوسا. ئەو دکتۆر بەڕێزەی پێستە نابێت هەر لە ئەڵخێرا بردووە نوکاک شێخ لەگەڵی دکتۆران چیناو ئەوەی پێستەکە باسی پێستی وتی لە مانگی ڕەمەزان دکتۆرە زەکیە خانەکانی پێستمان هەمووی تازا بێت لەگاو لێ پێویستەکە چی بێ پێویستی بە خۆراکێکی هاوسەنگە خۆراکی هاوسنگ پاڵپینە و نیسک سەرچاوەیەکی باشە بۆ پرۆتین پاڵپینە ئەو میگەسن سەوزەیە و سەرچاوی باشە بۆ بەکتریاکانی سوود بەخش ئیتر چاوی لەوێ دروستکراوە لەخوا بەزات بێ خی گەورە هەموو شتێکی دروست کردو بەڵام ئەبێ لە زبنی خۆراکێکی هاوسنگ یعنی ناتوانین ئێمە بڵین وەڵاهی تۆ بەس مثلا ئەم کەرەوزە بخۆ ئیتر تو توێشی نەخۆشی نابێت شتیوانی وەڵی ژیانت هاوسنگ نەبوو ئیتر ژیانی هاوسنگ وەکو وتمان باسی تەندروستی دەرونی و خۆراکی سەفرەی تەندروست نەبێ باشە بە سەتڵ هین بخۆی سەوزە بخۆی با بڵێن ئیسفادەی لێ نابێت لە زەمێک هەتا ئێستا باس لە ڕۆژکاکرێ هەمتر لە سونەتیشا لە خواردنیشا کە چەند گرنگە بەس کە زیاد لە خوارد هەبێ هاوسنگی هەموو شتێک ئەبێ هاوسنگی وە لە زڵنی خۆراکەکانە هەبێ وەکو وتمان ئێستا ئەمە هەموو سەوزەک ئەگەر سەیری بێنە سەرەوەمە سەوزە میوەیتە باشترین میوەیتە ینی دژە ئەکسەدامە قاپێکی دژە ئەکسەدەیە ناوێت تۆی بڵێت قاپێکی دژە باشی ئەمەکاناتوانێت ئیلا وەکوت دەستکاری مرۆڤی دەستی گەیشت و بە دەستۆزێ کاهینی کەم کردو بەڵام بە شێوازێکی گشتی ئەمە شێوازێکی تەندروستە بەڕاستی زۆر مهمە ئەوە میوەیە باشە میوەکان هەمویان تەندروستن بەڕاستی گۆشتەکانی تایە ئەمە گۆشت ئەمە بێنە سەر مەوزوعی ماسی بۆ خۆی مەوزوعێکی تایبەتە مەوزوعێکی تایبەتە بەڕاستی مەوزوعێکی زۆر تایبەتە ینی بە پێی ڕێنمایەکان لە هەفتەیەکە دووژەم بخورێ ماسی باشە ژەمێ بۆ دووژەم بخورێت تۆزێک بۆ ئافرەتی دووجان کەمتر ئەکرێتەوە لە بەرەوەی هینیتیایە کەم ئەبێ کەمتر بخوا بەڵام ماسی بۆچی گرنگە پرۆتینە سەرچاوێکی باشی پرۆتینێکی باشی تایە لە ماسی جگە لەوە لە ئۆمیگاسێ لە هەمووی مهمتر چاوریەکەیت ئۆمیگاسێ ئەبێ لە لەشی ئینسانە ئەبێ ئێمە هاوسەنگیەک دروستکەین لە بینی ئۆمیگاسێ و لەگەڵ ئۆمیگا 6 ئۆمیگا 6 عادەتەن لە زەیتی هینا هەیە لە زەیتی با بڵین گوڵۆ بە ڕۆژەیە کە چێشتەکەی پێ دروستەکەن عادەتەن لە ماڵەوە باشە فەتۆ نابێ ئۆمیگا 6 ئەوەنە زۆر بچکۆ ئۆمیگا 6 ئەگەر زۆر خۆی گرنگە بەڕاستی بەڵام نابێت زۆر بێت چونکە هەندێک ئینفلامە تۆزێک برادری هەوکردنەوەوانەیە بەڵام ئەوەی دژی هەوکردنە ئۆمیگاسێکەیە من پرسیارێ بکەم بۆەوەی کە ئێمە لەبارەی هاوسەنگی ئەم خۆراکەوە ئەم خۆراکەیە من وا هەستەکەم لەوانەیە لای تۆوانە بێت شیرەمەنیەکان لەم باڵین پرۆتۆکۆڵەیە لەم هینەیە نقصانە کەمە وایە بۆچی ینی ئەو شیرەمەنیەکانی کەمە بەڵام شیرەمێنەکان شتێک هەیە جێگەی بگرێتەوە ئافرین ئەوە مهمە تۆ لە هەموو دەفرێکە ئەمە هەموو هینەکە باسمان کرد ئەمە پرۆتینی تیاابێ باشە پرۆتینی خواردەوە چی پرۆتین لە سفرەیە دۆزینەوەی سێمە ئەو پرۆتینی باشە ئەوە پرۆتینی تایە معنای وایە پرۆتینم دەستکەوت وانی چەوری باشە چەوری هەردوو باش چەوری هینەکان با بڵێن لە کوێە چەوری باشەکانیشی تایە باشە ئەوە چەوریە ئەمە چەوری تایە ئەمە چەوری تایە ئەمە چەوریەکان اینجا دێنە سەر چی شەکرەکان با بڵین دانێوەڵەکان شەکرەکان سەرچاوی شەکرەکان ئەوەتە لەمەیە هەیە کەمێک لە سەوزەیە زۆر کەم هەیە باشە کەمێک تۆزێک زیاتر لە میوەکانە هەیە بەڵام لە برنجەکەیە چی هەیە لە برنجێ سەرچاوی شەکرە سەرچاوی بۆیە بەڵام برنج تۆزێک شەکرەکەی تۆزێک با بڵین زوو ئەنسۆلین بەرزەکاتەوە باشە بۆ کەسێک کە شەکرەی هەبێ بۆ یەکێکیش تەندروستیش بێت تۆزێکە بێ ئاگاداری بێ باشە کەمتری لێ بخوا باشە بەڵام کەیەکێک شەکری هەبێ بێک ئاگاداری مۆزۆی برنج بێ لەبەرەوەی زوو شەکر بەرزەکاتەوە زوو ئەنسۆلین لە شا بەرزەکات بۆ لەبەرەوەی زوو شەکر بەرزەکاتەوە واتە ئەمانەی هەبوو ئەمجا لە هینەکەیە لە مەوزوعی شیرەکە بڵێن ماستەمەنی و ماستا و ئەوانە فعلەن گرنگە باشە سەرچاوەیەکن بۆ کالسیۆمە بۆ مەسەلەن بۆ نمونە پرۆتینە بۆ چەوریە
بەڵام لێرەیە هەیە فەگەر لێرەیە وجودی نەبێ الحەمدلله وجودی هەیە لە بە شێوازێکی گشتی بەس ئەمان نازانم چی شەربەتی مۆزوو لیمۆیە ئەو ناهاوسەنگەکەی ئەبێ نەبێ خۆی بە ئاسڵ چکە نات سەوری هین بەچی دروستکراوەماوە ئەو بەستا سروشتیە بەستام نازانم سروشتیان سروشتن بەس بەخۆ بازارە ڕەنگە ڕەنگانە ناهاوسەنگن بەڕاستی ینی کێشەمان بۆ دروستەکە کێشت بۆ دروستەکە وەکو نەوتەکەی خستە ناو سیارەکە و لە جیاتی هەرداخێک مەخۆرەوە پێشمان خواردن ئەوەیە خۆی تا وجودی نەبێ باشترە بەس خەڵکی تر حەزیلێتی هەموو وەکوتم حەزی لێتی کەمی لێ بخۆی ئەگەر بەدیلی ئەمە وەکو تۆ باسە کرد ماستاوەکە بێ زانم وە باشمان کردیان باشمان کرد باشمان کردیان باشمان سفرەکەمان دروستتر خورماش هەیە و خورماش دە زمینی میوەکانایە بەڵام وەکوتم ئەگەر مەوزوعی میوە ئەبێ کەمتریە بخورێ وەک لە سەوزەکان واتە ئەگەر پرتەقاڵێکیان هێنابووی پرتەقاڵێکی تێنابوو سیرت کرد سێویشی لێ سیرت کرد مەسەلەن شلیکی لێ سیرت کرد میوەی تری لێ ئەمجا تۆ چیەکەی ئەبێت کەمتری لێ بخۆی لەمانەیانی قاشێکی مەسەلەن بۆ نمونە پرتەقاڵە قاشێکی سێوەکە بخۆ لەگەڵەوەکانی کە ئینشاءالله من پرسیارێکم نەماوەتەوە ئێوەکانە خۆش بکاتوریا ماشەڵڵا زۆر تێر و تەسەل بوو بەس ماوەتەوە لە زمنی ئەوانە وەرزشەکەیە وا نەزانم باسمان بکرێ وەرزشەکە گرنگە بەڕاستی معنی باش ئەمێ آخر مهین مەسج بیبێنە مادامە مە آخر مەسجە موضوعی وەرزشەکە زۆر گرنگەی ئەو تاقەی لەمانەوە دەستت دەکەوێت تۆ برنجێکی زۆرە خواردووە باشە تۆزێک بەرەو ناهاوسەنگی ڕۆزیوت ئەی چی بکەی باشە وەرزش بۆی ئەم ماسوولکانە دروستکەی پیسانی بسڵمان پێویستی بە دروستکردنی ماسوولکەیە قویە لە چییە لە ماسوولکەیە لە توانایە لە بەهێزبوونە لەکوێ ئەم بەهێزبوون و ماسوولکە و تااقەت و دروست و ئەوانە دروستە بێت لە مەوزوعی وەرزشە وەرزش ڕاحەتێک و ئینسانێک ئەدا بە دەرونێک بۆ دەرونت باشە بۆ دەرونی ئینسان تا کاریگەریەکە بۆ لەشی ئینسان مەناعی بەقوەتەکە بەهێزیەکە ئەتوانێ بەرگە بگرێ بەڕاستی وەرزەکە هەرەبێ بۆی بچیتەوە ناو هۆڵەکان یان لە شوێنی تری لە ماڵەوە توانی وەرزشکە توانی ڕاکردن کە توانی پاسیلکە یتوانی بڕۆیشتن بڕۆی بەڕێوە بۆەوەی هین بێت کاتەکەی چەند وەرزش بکەین شەوانە ڕێنمایە گشتیەکان ئەڵێ چی ئەڵێ لە ڕۆژێکە لە هەفتەیەکە 5 ڕۆژ لە ڕۆژێکە لەو 5 ڕۆژەیە لە ڕۆژێکە سەعات و نیوێ یان 90 دقه ئەتوانی وەرزش ئەگەر ئەمە نەکرا ئەگەرەوە نەکرا غەڵەت هاوسەنگی تێکەچێت ینی مشکیلەیە لە ماڵەوە بیکە لە ماڵەوە پاسیرێکی بەسیت بکڕە و بیکە نەتوانی هەر بڕۆ ڕۆیشتن بەس ڕۆیشتنی زۆر چکە ڕۆیشتن وەک زۆر بڕۆی مەسەلە مەسافەکە و درێژ بێ ئینشاءالله زۆر سپاس بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئەم بەرنامەیە بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشید و کۆمپانیای دۆلفینسی بۆ بەرەمە خۆراکیەکان پێشکەشەکرێ و تا ئێستا لەگەڵ کاکە دکتۆر محەممەد ئیبراهیم پسپۆڕی پزیشکی هەیە پزیشکی پسپۆڕی کرینکی خۆراک زۆر سپاسیەکەین کە بە تەفاسیل باسی لە گرنگی بەرهەمە خۆراکیەکان و چۆنەتی هاوسەنگ ڕاگررتنیان و خواردنیان و مامەڵە لەگەڵکردنیان کرد زۆر سپاسیەکەین دەخۆشی لە کاک شێف نەریمانیش کە بەرهەم و سفرێکی جوانی بۆ ڕازاندووی نەتەوە ئازیزان ماوەتەوەی کە سپاسی هاوکارانم بکەم سپاس لە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بکەم و کۆتایی بەرنامەکە دەهێنین بە بەڕگەیە کە زۆر گرنگە ئەویش کاک شێف فاتح بەرگەی نزاکانمان پێشکەشەکە واچێتە شوێنی خۆی و دوعاکانمان بۆ خۆی پەروەردگار بەردەکاتەوە بەشک و خۆی گەورە ئینشاءالله لێمان وەرگرێ و لێمان قبوڵکە ئینشاءالله کاک شێخ من کۆتایی بە بەرنامەکە هێنم و جەنابیشت توانی خۆش بێ سپاس کاتوریان دەستی جەناب خۆش کاک شێخ فەرموو دەستان خۆش بێ کاک دکتۆر زۆر سپاس بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين
والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. يا ربي يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين. يا ربي خواهیان لنزیک بوونەوە لە ئێوارە و لە بانگی پیرۆزی مەغریب و لە بەربانگکردنەوەی ملیۆنەها کەس نزیکە بینەوە. یا رب هیدایەتمان بە، عاقبەت خێرمان کە، ڕزق و ڕۆزی حەڵاڵمان پێ ببەخشە، دنیا و ئارەزوەکانی دنیا و حەزی خواردن و چێژەکاتیەکان نەبێتە خولیای سەرمان. یا رب تەوفیقمان بە عیبادەت و زیکری خۆت و قورئان ببێتە بەهاری دڵەکانمان، ببێتە وێردی سەرزوبانمان، ببێتە خەمی شەوانە ڕۆژانەمان. یا رب وامان لێبێ کاتەکانمان بەزایە نەدەینی لە العالەمین. تەوفیقی خۆتمان بۆ بنێرە تا کاتەکانمان زایە نەبن. یا ربی خوایە ئەم تەمەنەمان کە تۆ پێت بەخشیوین لە ناو ملیارەها ساڵی ئەم گردوونەیە، تەمەنێکی 50 ساڵی 60 ساڵی 70 ساڵی 20 ساڵی 40 ساڵیت بە ئێمە بەخشیوە. یا ربی خوای گیان سوپاسی تۆکەین لەسەرم نیعمەتەی کە وجودە پێبەخشیوین. ئەگەر نەبووینایە ئەم کەون و کایناتە چه زیانێکی پێگەیشت. وەختی نیعمەتی وجود و بوون و پێبەخشیوین پێویست بەوە ئەکا کە سوپاسی بێپایانی تۆ بکەین، سەری سوژدە بخەینە سەرزەوی و حەمد و ستایش بکەین، چونکە وەختێ وجود و پێبەخشیوین بوونت پێبەخشیوین. یا رب العالمین پێغەمبەرانیش بۆ ناردوین، کتێبە ئاسمانیەکانیش بۆ ناردوین، بەهەشتیش پێشکەش کردوین. و خۆتە فەرمووی کە دوورکەونەوە لە دۆزەخ و دوورکەوتنەوەی دۆزەخ و ئارەزوەکانی دنیاشی پێبەخشیوین کە نزیکیان نەکەوین. سپاس بۆ تۆ لەسەر هەموو ئەم نیعمەتە گەورانی کە بە ئێمەت بەخشیوە. لە ناو کرۆکی ئەم نیعمەتی بوون و وجودەیە ئازار و مەینەتی و خەم و خەفەت و نەخۆشیشمان بۆ نێری، بەڵام زۆر کەم. ئەو کەمانە ئەگەر درێژخایەنیش بن هەموو یەکەیتە ئەجر و پاداشت بۆ قیامەتمان. سپاس بۆ تۆ لەسەر نیعمەتەکانی بوون و نەبوون، لەسەر نیعمەتەکانی نەخۆشی و لەشساغی، لەسەر نیعمەتەکانی هەموو شتێکە بۆ ناردوین. مادەم وجود و بوونمان هەیە هەموو ژیانمانەکەیتە سفرەیەکی معنەوی پڕ لە نیعمەتی وەرگیران لای خۆت. یا رب العالمین حەمد و ستایشی بێپایان بۆ تۆ لەسەر ئەو نیعمەتانەی کە ئەزانی نەمانە نیعمەتی تۆن و سپاس یەکەین. یا ربی خوای گیان نیعمەتی شکرمان زیاد بکە، نیعمەتی سەبرمان زیاد بکە، نیعمەتی تەوفیقاتی خۆتمان بۆ زیاد بکە. یا رب نیعمەتی ڕزق و ڕۆزی و نیعمەتی لابردنی خەم و ئازار و مەینەتیەکانمان ئیلاهە العالەمین. یا ربی خوایە شیفا بۆ نەخۆشەکان بنێرە. یا رب شیفا بۆ نەخۆشەکان بنێرە، بە تایبەتی ئەوانەی گیرۆدەی نەخۆشیەکی تایبەتن ئیلاهە العالەمین شیفایان بۆ بنێرە. یا ربی خوای ئیرادەیان بەهێز بکە و توانایان بەهێز بکە بەسەر نەخۆشیەکانیانە. تەوفیقمان بە و هیدایەتمان بە، ئەوانەی مناڵیان نێ مناڵی ساڵحیان پێ ببەخشە، ئەوانەی گیرۆدەی نەخۆشی دەرونین. یا رب العالمین شیفایان بۆ بنێرە. یا ربی خوای گیان لە فیردەوسی باڵای خۆتە جێیەکمان بۆ دیاری بکە، بە فەزڵی خۆت نەک بەکردەوەی ئێمە، بە ڕەحم و لێشاوی بەرەکەتی خۆت. یا رب العالمین بە فەزڵ و چاکە و بەخشایشی خۆت بەهەشتمان پێ ببەخشە، ڕەزامەندی خۆتمان پێ ببەخشە، تەوفیقاتی خۆتمان بۆ بنێرە، عەفومان کە.
سەرشۆڕی ڕۆژی مەحشەرمان مەکە ئیلاهە العالەمین لەسەر پردی سیڕات گیرۆدە نەبین خلیسکاوەکانی سەر پردی سیڕات نەبین بۆ ئاگری دۆزەخ یا رب یا ربی خوایە زەبانیەکانی ئاگری دۆزەخ ڕامان نەکێشن ئیلاهە العالەمین خۆت فریامان کەوە یا رب العالەمین بەرشەفاعەتی قورئان بەرشەفاعەتی یەک بە یەکی سوورەتەکانی قورئان بەرشەفاعەتی حەزرەتی ڕەسوول الله و هەموو پێغەمبەران بەرشەفاعەتی هەموو ئەولیا و دۆستەکانی خۆت و شەهیدانمان بخە بەرشەفاعەتی ئەوانەی کە ڕووی شەفاعەتیان هەیە لە مەحشەرا و ڕووەکەنە بارەگای تۆ و داوای شەفاعەت بۆ کەسانی ترەکەن ئیلاهە العالەمین بەرشەفاعەتە زۆرەکانمان بخە لە دەرگا زۆرەکانی بەهەشتەوە بانگەواز بکرێت و داوانمان بکرێ نەک دەرگاکانی دۆزەخ یا رب یا ربی خوای گیان زۆر زۆر نەوانەی ئێستا دوعاکەن و داوا ئەکەن و ئەپاڕێنەوە لە تۆ هانایان بۆ تۆ هێناوە ئیلاهە العالەمین ئیلاهە العالەمین فریایان بکەوە و ڕزگاریان کە لە هەموو مەینەتی و ناڕەحەتی و عەزاب و مەینەتیەک سەرفرازمان کە سەرفرازی دنیا و قیامەتمان پێ ببەخشە هەرەکو چۆن سفرە مادیەکانمان سپاس بۆ تۆ یا رب پڕە لە نیعمەتەکانی تۆ سفرەی معنەویمان قەرەباڵغ بکە یا رب بەم مانگە ڕەمەزانە و بەم ڕۆژە مبارەکانە و بەم دەی ڕەمەزانە کە ئەچینە ناو یانزەی ڕەمەزان لاپەڕیەکی تر و ژیانێکی تر و بەرگێکی تر بپۆشین ئیلاهە العالەمین لە تەوبە و ئیستیغفار و قورئان و زیکر و یادی تۆ یا رب لە فکر و هۆشی قیامەت یا رب لە بیرکردنەوە لە دەسەڵات و گەورەی تۆ یا رب العالەمین لە فکری خۆتا بمان ژێنە لە فکری گەورەی خۆتا بمان مرێنە ئیلاهە العالەمین بە زیکری لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم ژیانمان کۆتایی پێبێنە بە لا ئیلاهە ئیلا الله و محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە بەرزەخا بە ئاگامان بێنە لە مەحشەرە ئیلاهە العالەمین لە ژێر بەیداخی ڕەسوول اللهە حەشرمان بکە یا رب یا ربی خوای لەسەر پردی سیڕات غایب نەبین غایب نەبین لەوەی کە حەزرەتی ڕەسوول الله شەفاعەتمان بۆ بکات غایب نەبین لەوەی کە مەلائیکەی ڕەحمەت پێشوازیمان بکات و دەستمان بگرێت و بمان پەڕێنێتەوە لەسەر حەوزی کەوسەر غایب نەبین بەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بفەرمێ سحقا سحقا دووریان خەنەوە ئەمانە لە ئومەتی من نین لەو کانیا و لەو ئاوە زوڵاڵە بێبەشمان مەکە لە مەرحەمەت و میهرەبانی خۆت بێبەشمان مەکە تەوفیقمان بە هیدایەتمان بە عەفومان کە و لێمان خۆش بە اللهم آمین 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين ويا غياث المستغيثين سبحان ربك رب العزة عما